بەڕێزان سڵاوتان لێبێ. ئێستا سعات 9:05 خولەکە کە ئێوە بەرنامەکەمە بینن، بەڵام ئەم قسانەی کەیکەم لە سعات 2دا وا خەریکم لە کەرکووکە بێنازەکە تۆماری یەکەم. هەڵبەتە من یەکەم جارە وشەی کەرکووکی بێناز بەکارێنم. ئەمە واتای ئەوە نییە کە بڕوان بە کەرکووک و بڕوان بە خەونی کەرکووکیەکان لەق بووە. نە، کەرکووکیەکان زۆر بڕوایان بە خەونە مەزنەکانی خۆیان هەیە، بڕوایان بە دەنگەکانی خۆیان هەیە، بڕوایان بە شەڕەکانی خۆیان هەیە. بەڵام ئەوەی کە کەرکووکیەکانی بێتاقەت کردووە بەڕاستی ئەوەیە کە 1001 کێشەی کەڵەکە بووی جوتیاران و خەڵکی گەڕەکەکان و خزمەتگوزاری لە کەرکووکدا هەیە. تەنیا ئومێد و ئاواتیان ئەوە بوو کە هەڵبژاردنێک بکرێت وە کورد دەنگ بهێنێ و ئەوەیشی کە لە دەستی هات لە چاو ئەو هەلومەرجە ناجۆرەدا ئەمان درێغیان نەکرد. بەڵام خەمە گەورەکەی ئەوان ئەوەیە ئەوان چاوەڕێن محافظێکی کورد دابنێن بۆی کە هێز و دەسەڵات و باوەڕیان بۆ بگەڕێتەوە، بۆ ئەوەی کە کوردبوونیان بتوانن وەکو شوناز، وەکو ناسنامە جارێکی تر نۆژەن بکەنەوە، جارێکی تر بیچێننەوە لە دەرونی خۆیانە، جارێکی تر خوێندنی کوردی، زمانی کوردی زیاتر پەرەپێبنەوە. بەڵام لەولاوە سەرکردەکانی کورد ئەوانەی کە لە هەڵبژاردنە هەمووان دەڵێن کەرکووک دڵ و قودسی کوردستانە خەریکی خۆڵبادانی یەکترن، خەریکی قۆڵشکانەوەی یەکترن. ڕۆژ نییە لەسەر ئاستی عەشایری، لەسەر ئاستی سیاسی، لەسەر ئاستی کەسایەتیەکان هی پێکاتەکانی تر لەم کەرکووکەدا سیناریۆی جیاواز تەڕەح نەکەن، مناقەشە نەکەن بە یەکەوە بە هەر نرخێک بووە. ئەگەر بۆ 2 ساڵیش بووە یانەوێ بیکەن بە ئەمری واقع پارێزگارەکە نێڵن کورد دای بنە. بەڵام کوا ئەولەویاتەکەی کورد و سەرکردەکانی کورد و بە تایبەتی دوو پارتە فەرمانڕەواکە پارتی و یەکێتی کوا هەوڵەکانیان کوا؟ ئەوە 2 مانگە هەڵبژاردن تەواو بووە. کەرکووکیەکان هەردابنیشن واوەی لا بکەن بە دیار شەڕەکانی ئێوە. ئەمە قسەی ڕەنج نییە، ئەمە قسەی کەرکووکیەکانە. خۆزگە بەرنامەی تەلەڤیزۆنی وا ئەبوو قسە ڕەسمیەکانە نەقڵ ناکرد بۆ خەڵک. ئەو قسانت نەقڵە کرد کە پێش داگیرساندنی کامێراکان خەڵک هەناوی خۆیان زوو خاوەکانی خۆیان چۆن هەڵەڕێژن. بۆ نمونە یەکێک لە میوانەکانم، ئێستا ناوی میوانەکانم هەمویان ناسراون و لە ژێرەوە نووسرە، مام سەیدا، کتێبێکی تازەی مامۆستا جەمیل ڕۆژبەیانی ڕۆحی شادبێ وەرگێڕاوە لەسەر کەرکووک و گەڕەکەکانی کەرکووک و ئێستاش وەکو مێژوونووسێک بەردەوام سەرقاڵی توێژینەوەی لەسەر کەرکووک و پێکاتی کەرکووک و گەڕەکەکانی کەرکووک و مێژووی کەرکووک کە من پێم وانییە داگیرکەرانی کەرکووک هەوی کەرکووک نەزانن. زۆر باشە زانن کەرکووک شارێکی کوردیە. بەڵام مام سەید، تۆ حەماسەتی کاتی وەرگێڕانەکە و لەگەڵ واقعەکەتە ئەتوانی بۆم لێگبەی ئەم واقعی کە ئێستا لە کەرکووکدا هەیە بە کتێبەکان چارەسەرە کرێ بەبێ ڕاچەنینێکی ڕۆحی لای سیاسیەکان؟ ها پێشێکی بەخێر بێ بۆ ئەم کتابە هی مەلاجەمەی ڕۆژبەیانیە ڕەوانشاد پێشێکەکەی کاکتارە کارەزی نووسێتی شتی جوانی نووسیوە. ئەڵێ ئێمە لە کەرکووکە 3 مێژوونووسی بەڕێزمان هەبوو، کۆچ کردوون هەمووی، دکتۆر جەمال ڕەشید، دکتۆر کەمال مەظهەر و مەلاجەمی ڕۆژبەیانی. ئەم کتێبم کە نووسی دەسم کردە نووسین تەبعاً لە 2007ەوە دەسم پێ کرد، بەڵام سەیری کتێبەکە ئەکەم و ئەوەی لە دەروونمە یعنی بە خۆشی و بە ئەو پەڕی بتەویەوە ئەم کتابم تەرجمە کردووە. سەیری واقعمانەکەین بەداخەوە، یعنی واقعەکە وات لێکە تۆ داکەوی، بەڵام لەسەرەوەشەوە منم کتابم نووسی چونکە کتابەکە ئیسپاتەکە. ئێستا لە کەرکووک لە کۆی 27 گەڕک چەندی بە سافی کووردە؟ بە سافی 23 گەڕک کوردمان هەیە. ئێمە لە کتێبخانەی کارێز نەخشەیەکمان دروست کرد، لە حساب خۆمان چاپمان کردووە، هەمووی بە کوردی نووسیمانە. ئیشاڵڵا بمزانێ نوسخەیەک 2 مانگ بەسەر هەڵبژاردنا تێپەڕیوە. تۆکو مامۆستایەکی زانکۆک و ڕووناکبیرێک، وەکو وەرگێڕێک، وەکو خەمخۆرێک
چاوەڕوانی چی بوو لە هەڵبژاردن سەواقعەکە لای کەرکووکەکان چییە و چی ئەڵەن ڕۆژانە لە ناو خۆتانە ڕۆژانە جارێ من لە بڕوایم کورد هەمووی نەچوو بۆ دەنگدان کورد دڵی شکاوە لە هەردوو حزبەکە ئێستاشی پێوە بێ کورد بە دیبلۆماسیانە بە گەمەیەک بە ئیرادە بە باوەڕ بە هێنانە سەر ڕای یەک ئەندامی ئەنجومەن ئەتوانێت پارێزگاری خۆی دابنێت و ئەوە بکە ئێستا ئەبێت چی بکە کەرکووکەکان گلەکانیان چییە؟ گلەکانمان لە هەردوو حزبەکەیە ئەبێ لە کەرکووک ئەو ململانەی لای خۆیان هەیە لە کەرکووکە دیار نەبێ ئەو ململانیە بە تایبەت وا نەورۆز دێت لە نەورۆزە هەردوو لا دەست بنە ناو دەستێک وەک ساڵانی تر نەکەن ئەو لێرە ئاهەنگە گێڕێ ئەو لە جێتر ئاهەنگە گێڕێ کەرکووکەکەنە دوو پارچەوە ئێمە ئەمانەوەیە لەگەڵ نەتەوەکانی ترە بە تایبەت لەگەڵ تورکمانە لەگەڵ برا تورکمانەکانمانە لەبان قەڵا ئاگرێ بکەنەوە بە هەردووشان زایکەن لەگەڵ تورکمانەکانە یەک بین یەک دەنگ بین یەک ڕەنگ بین با ئەم بۆنەیە بکەینە مناسبەیە کە یەک ڕەنگ بین هەتاکو پارێزگارێکی لەوێ ئاگرێ بسووتێنن بەیەکەوە بۆی لەوە زیاتر کورد نەسووتێنن لەوە زیاتر کورد بۆ بستێت چەندێ ئەوان ناکۆک بن لە بینە ئێمە لە کەرکووکە شکست دێنین یعنی ئەوە چەندێکە هەڵبژاردن بووە ڕێک ناکەون لەسەر محافظێ لەسەر پارێزگارێ ئەوەی کە یا بە ئەو پرسیارە لە شێخ بکەم هەڵبەتە بە خێراتنی هەرەموتانەکەم ئەو خەڵکە خۆشەویستەی کەرکووکیش کە بەردەوام تەشریف دێنن بۆ بەرنامەکانم لە کەرکووک شێخ من قسەیەکم کرد لە پێشەکەکەمە وتم بەردەوام پێکاتەکانی تری غەیرە کورد لە هەوڵی مناقەشەکردنی سیناریۆی جۆرا و جۆران بۆی کە ئەستحقاقی خۆیان ببچڕن پەرۆشیەکەی ئەوانی ژیان وەکو پەرۆشیەکەی کوردەیان نەخێر ئەوان زۆر پەرۆشن لە ڕاستیە کورد پەرتەوازەیە لە کەرکووک و ڕنگدانەوەی واقعی هەرێمی کوردستان ڕنگدانەوەیکی واقعە لەسەر کەرکووک بەڕاستی ئەوەی کە ئێستا ڕووەدا لە کەرکووکە ئەوە دەرئەنجامە دەرئەنجامی 2023 دەرئەنجامی مەجلیسی حکومە حتا لە مەجلیسی حکوم ئەتواندرا زۆر بڕیار بدێت چارەسەری کێشەی کەرکووک کرێ بە تایبەتی قەزا و ناحیەکانی کە دابڕاون وەکو خورماتوو وەکو کەلار وەکو چەمچۆماڵ بگەڕێنەوە سەر ئەوەی چوو بەڵێ ئێستا شەتوانین نێڵین بچە ئێستا دەمێ بچمە سەرەوە ئێستا دەرەنجامی ئەوە مەسەن ئێمە دەبێت کەرکووک بکەنە یەک قۆناغی گرنگەوە لە دوای 2023 کورد لە ڕاستیدا مامەڵەیەکی خراپی کردەوە کاتێک دەسەڵاتیەوە لەگەڵ عەرەبە لەگەڵ تورکمانە و نەمانتوانی و بە گیانێکی پێکەوە ژیان مامەڵە لەگەڵ نەتەوەکانی ترا بکەین دەرئەنجامەکەی ئێمە 16 ئۆکتۆبری لەکەوێتەوە 16 ئۆکتۆبر پێمانیوت ئەوەی کە ئێمە بڕوامان پێی بوو نەمانتوانی جێبەجێ بکە یا خەڵکی کەرکووک ڕای پێ بێ حیزبی سیاسی نەیتوانی بەڵکوم بە پێچوان و ئەحزابی سیاسی کوردستانی قوڵی ململانێ تا کۆمەڵایەتەکانیش کردەوە پێشتر لە کەرکووکە ململانی کۆمەڵایەتی نەبوو ئێستا حتا ئاسایشی کۆمەڵایەتی لە کەرکووکە کەوتۆتە بەردەم مەترسیەوە شێخ زۆر جار ئەبینم مەسەڵەن قسەکانت بە ڕاشکاویەکەی ئێستا کەرکووکیەکان چاوەڕوانەکانیان چییە و بەڕاشکاوی گلەیان لە حیزبەکانی دەسەڵات و ئەوانەی کە زۆرترین دەنگیان هێناوە یەکێتی و دوای ئەوە ینی پارتی بە تاکید ئێستا تۆ بەڕێزت لە نەتیجەی پرسیارەکان ئەکاڵێن یعنی ئێستا بۆ مەسەن محافظێک تا ئێستا کورد نەیتوانیوە یەک پاکێج بۆ محافظی کەرکووک هەر لە سەرەتادا لە سەرەتای هەڵبژاردنە ئەسڵەن یەکێ لە هەڵەکانی کورد ئەوە بە تایبەتی یەکێتی و پارتی نەیانتوانی لیستێکی هاوبەش پێکەوە پێک بێنە بەداخەوە کە ئەمە کاریکەری لەسەر ئەوە دروست کرد بەشێکی خەڵک نەیە دەنگدا و ئێستا هەوڵتان ناوەکو حیزبی شوعی ئەمە بکەن بەڵێ ئێمە لە کەرکووک و لە مەکتەبی سیاسی حیزبەکانمان کۆ کردەوە کتاوامان کرد کە سیاسەتی ئێمە ئەوە بوو یەک لیستی هاوپەیمانی هەبێ هەموو حیزبە کوردستانیەکانی لە ناوە بێ بەڵام بەداخەوە ئەم جارەش هەوڵتاننا بۆ ئەم جارەش هەوڵمانداوە لە هەموو یەکێتی بەدەنگتانەوە لە ڕاستی یەکێتی هات بەدەنگمانەوە بەس برایانی پارتی نهاتن بەدەنگمانەوە ئەمە واقعیەوە ئێستا هەڵبژاردن کراوە بەس ئێستا کۆتایی هات ئەو مەرحەلەی کە پێوترێ هەڵبژاردن و چوونە ناوبژاردنەوە ئێستا ئەرکێکی گەورەتر لە بەردەمایە ڕاستە کورد نەیتوانی مەسەن نۆ کورسی بێنێ مەسەن کورد نەیتوانی ژمارەیەک پێک بێنێ کە بتوانێت مەجلیسی حکم بەڵام سەرڕای ئەوەش ئەگەر جددی بن و کۆک بن ئەتوانن ئێستا کاگڕنج تۆ تەماشاکە ئەمە ئەستا ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک هەڵبژێردراون من ڕێزم بۆیان هەیە کە هەموو ئینسانی بەڕێزن بەڵام هەر ڕۆژی لە ماڵی ڕێز عەشرەتێکی عەرەبن
دعوتەکرێن کاکە ئیشی ئێمە پەیوەندی بە دعوت و داوتگاری نییە قەزەی کورد قەزەی کرد بۆ چیە چن بۆ نان خواردن یا ئەیانەوە کورسێکی تر بێن بیکەن بەنەوە ناکرێ بەوە نای ئەمە قەزەیەکی سیاسی کەرکووک ئەندام ئەبێ قەزەیەکی سیاسی حیزبی سیاسی لە سەرکردایەتی سیاسی چارەسەریان قەزەیە بکە بۆیە پێویستە ئەم مەسەلەیە بێتابەتی یەکێتی و پارتی کۆک بن لەسەر ئەوەی کە چ محافظەیەکی کوڕ ڕێبکەون لەسەری بەداخەوە یعنی تا سایەتی و پارتی ڕێگنی لەسەرەوەی کە محافظەیەکی کورد بۆ کەرکووک دابنێت ئەمە یەکێ لە کێشەکانە کە بۆ تاوەی جگەل لەوەی هەڵبژاردنگیری سکرتێری حزبی شوعی قسەد لەسەر ئاستی باڵای هیچ مەسئولێکی پارتی وەکێتی کردووە چ دەڵێن بەڵێ چۆن ینی ئەوان لە ڕاستیدا خۆ کۆبنەوەیان کردو کۆبنەوەکان نەشاردۆتەوە باز لەواکەن کە محافظێک بێ برانی پارتیڵێ محافظێک بێ بێلایەن بێ یەکێتی تاکی دەکات لای کەسیان بۆ نمونە تا ئێستا لەسەر کەسایەتیەک ینی وەچێکی دیاری کرا و پێشنیارەکە پارتی یان یەکێتی من نازانم ئەو خۆیان لە بینی خۆیانە چیان کردو بەڵام ئەوەی کە لە سوشال میدیا و لە ئیعلامی بینین ئەوە شتێک نییە لای من ینی بەڵگەیەکی ئەوە مشکلیان مەبدەئیەن پێیان وایە کۆکن بەس مشکلیان لەسەر ڕوخسارەکەیە یان نەخێر کاگڕنج خۆ مۆزوعەکە ئێستا لەوە دەرچوە بڵێ ئەگەر یەکێتی و پارتی تەنها بریتی بێ لەوەی کە کوردێک دابنێن باوە بڵێن ڕێکەون کوردێک دابنێن باو بڵێن یەک پارتی دانە باڵێ یەکێتیدا قەزیەکە لەوە گەورەترە ئێستا چونکە ئەبێ اتفاقێکی سیاسی بکەی لەگەڵ عەرەبە لەگەڵ تورکمانە باە عرب مەسەن دێت لەگەڵ توێتە ئێستا عرب مەسەن مقترحاتی جیاوازیە لە 2 ساڵ بۆ کورد 2 ساڵ بۆ ئەیانی لە بینی نەتەوەکانەدا بەش بکرێت باشەکانی ئێوە وەکو ئێوەمانان مەسەڵەن چ دەڵێن لەسەر ئەم پێشنیارەی هەندێک لە عەرب و هەندێک لە تورکمان لە ڕاستیدا هەندێکەڵە 2 ساڵ لە دەست کورد بسەندرێ دوای ئەوە 2 ساڵەکەش نابینێتەوە ئێوە چیاڵن ئەزانی چۆنە کاک ڕەنج یعنی کەرکووک ینی لە وەکو هەرێمی کورسان سیر ناکرێ وەکو کەرکووک سیرەکرێ پێکاتی جیاوازی تایە بەڵام بنسبەتی پارێزگار ئێستا لە هەموو دنیاوایە لیستی براوە لیستی یەکەم ئەبێ محافظ بەرێ ئێستا کە یەکێتی کە لیستێکی هەبووە پێویستە یەکێتی ئەو لیستە بەرێ ئەگەر ڕێک ناکەون لەسەر لیستەکە پێویستە ڕێبکەون یەکێتی و پارتی هەستەکەی یەکێتی شێخ ببوورە من پرسیاری سیاسی زۆر لە تۆکەم هەستەکەی یەکێتی وەکو براوە تەسەڕوفاتەکە مەسئولیەتەکەی خۆی ئەبینێ لە دەرگای ئەموو ئەوەدات نەخێر ئازانی بۆ چونکە ئێستا سیرکە کەرکووک ئێمە هەڵبژاردنمان کرد حیزب هەبوو بە تەنیا دابەزی حیزب هەبوو لەگەڵیان دابەزی بەڵام تا ئێستا یەکێتی نیشتیمانی نەیتوانیوە کۆبوونەوەیەک لەگەڵ هەموو حیزب سیاسی کوردستانەکانی کەرکووک بکە نەک غەیرە کورد یەکێتی لەگەڵ لایەنە کوردست حیزب کوردستانەکانە پێویستە کۆبوونەوە بکە ڕێیان وەرگێ و مقترحاتیان وەرگێ چونکە بە تەنیا بەڕاستی کەرکووک بریتینیە لە یەکێتی و پارتی حیزبی سیاسی تایە خەڵکی تری تایە و چۆن نتوانێت تۆ باشە یەکەم شدەگەر نتوانێت حیزبەکانی تر لە خۆت کۆکەیتەوە ڕاوسەرنجیان وەرنەگە تۆ بێت دامێکی حیزبەکانی تر بۆ خۆت هەندێک کەس ڕایوە ئێوەش بەشی خۆتان وەزعی کەرکووکتان تێگا یەکێکتان 500 دەنگ یەکی 1000 دەنگ یەکە 600 دەنگ لەو لاشەوەدا نیشتن لەسەر تەلەڤیزۆن باسیەوەکەن ئەم دوانە ئەگەر بە یەکگرتووی داببەزینە کورسەکانی کەرکووک زیاترە بوو لەسەر ئەم ڕخنەیە ڕات چییە ئێمە جارێ لەگەڵ لیستی بەهێبرانی ئەزانم مەبەستراوی ئێوە نییە مەبەستم حیزبە بچووکەکانی ترە کاگڕەنجەبەستم بە دیاری وا تەماشای پرۆسی سیاسی ناکرێت پرۆسی سیاسی علاقاتێکی بەردەوامی هەیە ئەم علاقاتە بەردەوامە بریتە لەوەی وەکو وتمان لە کەرکووکە ئەگەر ئەو حیزبانەی بەجیا شەڵبژێردراون دەنگیشان کەم کردووە یا دەنگیشان بردووە ئەمە پەیوەندی و ناکێتەوە بچیتە دۆخێکەوە کە پراوێزی بخەیت ئێستا هێزێکە و کاریگەری خۆی هەیە و خەڵکی خۆی هەیە و خەڵک گوێی لێگرێ بە ئیسلامیەوە بە عیلمانیەوە بە قەومیەوە بە هەموو پێویستم حیزبانە لە دەوری ئەو دوو حیزبەی تر کە کورسیان هێناوە کۆبوونەوەی بەردەوام بکەن ینی ڕاوسەرنجیانەوە ناکرێمانە پراوێز وەکو بزانی بەیەکەوە شێخ دانیشتنی جدیان هەیە لەسەر قەزەی کەرکووکیان نەخێر وەکو من لە پێشەکەکەم هاوتم هەر خەریکی قۆڵبادانی یەکترن ئەزانی چۆنە دانیشتن هەیە ئەم دانیشتانە تەنها بریتە لە دانیشتنێک دانیشتنە لەسەر مێزی دەستشکانەوە یا لەسەر مێزی لە هەردووکی تاوقا هەردوو تەوقەشی تایە دەشکانەوەشی تایە لە ڕاستیە تا ئێستا لە بینی یەکێتی و پارتی متمانە نییە بە یەکتری متمانە لە بینی یەکێتی و پارتی نەماوە بۆ یەکتری بۆیە ئەم دۆخە چۆتە دۆخێکەوە کە کاریگەری دروست کردۆ لەسەر پرۆسی کۆمەڵایەتی پرۆسی سیاسی پرۆسی ئەمنی لە کەرکووکە خەڵک چاوەڕانی ئەمەی ناکرد بەڕاستی هەموو خەڵکە دەنگیاندا لە ڕاستیە خەڵکا چوو دەنگە لە دەنگەدەم بە کورد یعنی ئەم دۆخە ئەگەر بەردەوامێتی هەبێ
ئەبێ حزبی سیاسی بە تایبەتی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات لە هەڵبژاردننی داهاتوە ئەو دەنگەشیانەوەش دەدەسەدەن ینی پێویستە خەڵک ئاشکەنەوە جارێکی تر و بچن محافظ وەرگن بچن تا ئێستا ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆبنەوەی نەکردووە باشە بینا هەیە کۆبوونەوە هەیە ئەتوانن کۆبوونەوەکان لە ئەنجومەنی پارێزگا بکەن ئێستا شت هەیە ڕۆژانە ینی هەرچەنە هیچ غەدرێک ورد نییە بەڵام تعبیرەکەەوە هات بەدەمما بڵم وردە غەدر چونکە وردە غەدرەکانی کە ڕۆژانە لە خەڵکەکرێ کۆی بکەرەوە بێ بە غەدرە گەورەکە لەسەر کورد و کورد بوون ڕۆژانە ئەم غەدرانە ئەکرێ لانی کەم پێش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاش بە کۆبنی ئەنجومەنی پارێزگا توانرێ ستۆپ بە هەندێک خەڵکی شۆڤێنی هەندێک خەڵکی قەومەچی بکرێ وەتڵنیایەوە ینی ئەمەش ناکەن چۆن ناکرێ ئەوە مەسەن ئەبێ بکرێ ینی بەڕ ئەتوانن بیکەن بەس ئایا ئەیکەن تا ئێستا ئەنجومەنەکە کۆبنەوەی نەکردووە تا ئێستا مبەڕێکی قانونی ژنیەوە ناخۆی قەزیەکە سیاسیە لە بەغاش و عرقەلە هەیە جیای عەربی عرقەلە دروستەکەن کێشە دروستەکە آخر پێکاتەکانی ترنان پێکاتەکانی تر ئامادە نین بێن ئەوە بکەن چونکە پێکاتەکان داوای تریان هەیە ینی پێشنیاری تریان هەیە تا ئێستا ئێمە نەمانتوانیوە لە ڕاستی ئێستا مەسەن ئەنجومەنی پارێزگایان بر لە بەغا خستیانە باوشی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە ڕاستیدا ئەمە غەدر بوو لە کوردیان کرد هیچ زەرور نەبوو ئەم ئەنجومەنی پارێزگا بخەنە باوشی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە لە ڕاستی ئەم کێشەیەکی کەرکووکە و هەرێمی کوردستان خاوەنی قەزەی کوردستانیە و ئەمان بە جیاوازتر مامەڵەیان کردەوە خەکەشیان قوڵتر کردەوە دوجار ئەگەر تەرحانەی تۆ تەرحی قوڵە مثلەن بە نووسرا وەکو حزبی شوعی ئەمانەتانیاوە بە پارتیوێکی لە گفتوگۆ لە حیوارە ئەیڵێن لە گفتو حیوار بەڵی چۆن نایڕێ بە بەرداوامی شتومان ئەی ئەڵەن چی کە مثلەن ئێوەمانان پێیان ئەڵەن کاکە ئێوە خاوەنی قەزەی کەرکووکن یعنی چی ئەنجومەنی پارێزگا ئەیکەن بە تابعی ئەنجومەنی وەزیرانی عێراق چی ئەڵەن زین چۆن خۆی ڕاستە لە ڕووی ئیدارە لە ڕووی ئەوەوە تا ئێستا کەرکووک سەر بە عێراقا لەبەرەوەی نەچۆتە بەڵام من مەبەستەکەم لەوەیە یعنی کورد پێویستە بە عێراقا بەڵام مادەی 140 پێمان ئەڵە ناوچەی جێناکۆکە بەڵێ بەڵێ ئاخر مەبەستەکەم لەوە ینی یەکێتی و پارتی یا حکوومەت یاریمی کوردستان ناتوان هەر بە درێژایی لە دوای دوو ڕوخانەوە ئەسڵەن کەرکووک پاکێجێک نەبوو لە پاکێجەکانی بەغا بۆ ڕێکەوتن ئەوەی لەسەر موچە قسەیان کردووە لەسەر نەوت قسەیان کردو ئەسڵەن پاکێجی کەرکووک پراوێستترین پاکێج بۆ لە بەغا باش ئەوەش بە تەنیا خەتای ئەوانە کورد کەم پۆست و دەسەڵاتی هەیە لە بەغا جاخۆ ئەوانە پۆست و دەسەڵاتی کێیە هی کورد نییە هەرەوەی حیزبانەیە خۆی کێ هەری پۆست و دەسەڵات چ حیزبێکی ئەزانم ئێستا مەسەڵەن قەمخۆرێکی وەکو کاکەمەلا مەراقی ئەم ڕەنگە نەبێ بە بڕیار بەڵام ڕەنگە مەراقی سەرۆک کۆمار مەراقی وەزیرێک لە بەغا فەرقی هەبێ لەوەی کە بتوانێت ڕۆڵ و کاریگەریە بێ بتوانێت جێپەنجە بەجێبێڵە لەسەر واقعی ئیداری وەنیە سەی چۆن کاگڕنج سێرکە جێگریکی محافظ کە مامۆستا لەوێ بووە یاخود وەزیرێک لە بەغا ناتوانێت هەموو شتێک جێبەجێ بکە پەیوەندی بە بڕیاراتی سیاسی و اتفاقاتی سیاسیەوەیە ئەسڵەن لە عێراقا پرۆسەی سیاسی تەوافق شەراکەت بوونی نەماوە شتێک نییە لە عێراقا پرۆسەی سیاسی ئەسڵەن ئێستا دیموکراسیەتی عێراقی لە ڕوانگەی مەجلیسی حکم و تەماشای بکەی پرۆسەی سیاسی لە بەردەم مەترسیایە دیموکراسی لە بەردەم مەترسیایە و ئێستا دەستیان برد بۆ سونە دواتر دەسێنن بۆ هەرێمی کوردستان دەسەڵاتەکانی وردەکەمە بێزارکردنی کورد ڕۆژانە ئەیبینی کە بۆی کەیتر کورد هیچ جرە بکە کورد بڕای بە خوێنی کوردی نەمێنێ کورد بڕای بە خۆی نەمێنە و ئینجا سبینە ئەوان داوای جێبەجێکردنی مادەی سەوچڵکان بەشێکی زۆر بەرپرسەکانی کە لێرە حیزبیەکەن ماڵیان لێرە نیە هەر لە دوای پرۆسەی 2023 و ماڵیان لێر نەهێناوەتەوە بۆ کەرکووک بەشێک ماڵی لە هەولێرە بەشێک ماڵی لەسلی هە بە بەردەوامی بەشێک لەمانە خۆیان بە میوان زانیوە بەپرسی ئاسایشتەوە بەپرسی دەستگا جیاوازەکانی ئەمنیەوە بەپرسی حیزبیەوە بەشێکی ئێرە زۆری ماڵی لێرە نییە ماڵی یا لە سلێمانیا لە هەولێرە ئەسڵن ئەوە باشە ئەگەر کەسێکی وەکو سەرۆک بافڵ ئەگەر کەسێکی وەکو سەرۆک بارزانی بڕیار با بڵێ کاکە گیان یا لە کەرکووک مەسئولیەتەکە و لێ سەنینەوە یا ئەگەر تۆ کەرکووکیت و لە کەرکووک پۆستە هەیە فەرمو بڕۆ لەگەڵ کەرکووکیەکان بژی ئەتوانن والله ئەوە خۆیان نەزانە ئەی با بڕیار بدا من باش ئەمە ئەم پرسیارە بەکراوەی بۆ هەمووتان یا ڕەنگە ئەم گەنجانە پێشەوەی ئێوە بێن ئەمەی کە شێخ وتی وەکو جێگری سکرتێری حیزبی شیوعی کوردستان خەمی ئەمانی شاڵەن کاکە تۆ لە شوێنێ نەبی دڵە لای نابێت سروشتی مرۆڤ وایە خۆت لە شوێنێک بی پۆستی باڵات هەبێ ئەبێ لەو شوێنەش بژیت ماڵیشت لەوێ بێ ژیانت لەوێ بێ ئەو کاتە زیاتر ئاوێتەی خەم و مەراق و ژانی خەڵکەکابی و هەوڵی ڕەوانەوەی خەم و کۆژانەکانی خەڵگەی پاش ئەم ناوبڕا ئەچمە ئێمە خزمەتی جەنابەت پێشووتر
پۆستی حزبیت هەبووە لێرە لەسەر پارتی دیموکراتی کوردستان و بەڕاستی ئەوەی کە کاک تاعاتەیفور ئەوەی کە بەپێی قسەی کەرکووکیەکان ترشاندوێتی و تێکیاوە حیزبەکانی ئێوەن حیزبەکەی تۆ حیزبەکەی کاکەمەلایە ئەوەشی کە ئەتوانێت چاکی کاتەوە تا ڕادەیەکی زۆر هەر حیزبەکەی ئێوەیە بە پاڵپشتی و مشاورەکردن بە حیزبە گچکەکان وەکو جەنابی شێخ فەرمووی گچکە مەسەڵەن مەبەستم لە ڕووی هینەوە مەبەستم معنەویان هیچ فەرقێکی نییە هەمویان حیزبی کوردستانی سەروەر و ڕێزدەگیراون لای ئەمە بەڵام مەبەستم ژمارەی دەنگدەر و کورسی بەراورد بە دوو حیزبە گەورەکەی کوردستان بزانم ڕات چییە لەسەر ئەوەی کە مەسئولیەتی حیزبەکانتان جارێکی تر بە ئاراستەی ئاشکردنەوەی خەڵک و چاکردنیم دۆخە چۆن دەستی پێ بکەنەوە بنەڕان بەڕز ئێستا ئەگەڕێمەوە. بەڵێ بەڕزان جارێکتر سڵاوتان لەبێ پرسیاری ئەوم لێ کردی مامۆستا وەکو ئەوەی کە پۆستت هەبووە لەسەر حزبی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک بەڕاستی گلێ گەورەکە ئاراستەی دوو حیزبەکەی ئێوە کرێ پارتی و یەکێتی ئەڵێن ئەوەی کە وەزعەکەی ترشاندووە ئێوەن و ئەوەشی ئەتوانێت چاکی بکاتەوە و خەمی کەرکووکیەکان بڕێونێتەوە هەر ئێوەن ئەرێ وەکو بزانی ئەم حیزبانە چاوەڕێی چینەوە دوو مانگە هەڵبژاردن تەواو بووە ئەیکوا ئەو هەموو بەڵێنەی بە کەرکووکیەکانە دەرێ لە پێش هەڵبژاردن. سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان سپاس بۆ بەرنامەی ڕەنج و بە خێراتنی میوانە بەڕێزەکانەکەم بە حەقەت کاک ڕەنج پرسیارەکان لە جێگای خۆیەتی و جەنابی کاک شێخ سەدیق ئاماژەکانی زۆر جوان بوو من تا هەڵبژاردن ئەرکی حیزبیم هەبوو ئیتر مباشرەتەن دوای هەڵبژاردن ئێستا هیچ ئەرکێکی حیزبیم نییە بە حەقەت ئەمە ئەرکێکی نیشتمانی و نەتەوەییە بۆ کەرکووکیەکان دەبێت پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان خەڵک لەبەر مەسەڵە نیشتیمانیەکە لە دەوری حیزبەکانی ئێوە کۆبۆتەوە ئەگەر ئاوا ئەم پرسە نیشتیمانیە گەورەیە فەرامۆش بکرێ پێدوانیە ناومێدی لە ناو خەڵکا بڵاو بێتەوە بتاکید دەبێت پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان بیر لە خەڵکی کەرکووک بکەن کە خەڵکی کەرکووک خەڵکی هەولێر و سلێمانی و دهۆک نییە ئێمە لەوەتەی هەین قوربانیە دەین لەوەتەی هەین قەڵغانین بۆ ئەو شارانە کە ئێمە هەمیشە چونکە لە خەتی تەماسا بووین هەمیشە قوربانی دەربووین لێت ناشارمەوە من 200 مەتری پشتی ئێمە کە ئێستا ئێمە لێرە دانیشتین بەرنامەکەین ئەوە ماڵی سەید ئەحمەدی خانەقا بووە ئەو شوێنە پیرۆزە بەقەدەر هەردوو مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان خزمەتی بە خەڵکی ئەم شارە کردووە دەیان قەزیەی سیاسی ئەلەوێ و دەیان سەرکردایەتی عێراقی لە مەلیکەوە بگرە هەمویان هاتوونەتە ئەوێ و قەرارەکان دەوێت لەسەر دەستی شخصیات و کەسایەتیەکانی ئەم شارە جێبەجێ کراوە ئەفسوس ئێستا جیلێک دروست بووە ئەو جیلە لە کەرکووکە هۆکارەکانی هۆکاری سیاسی وای کردووە کە باوەڕیان بە قەزەیەکەیە ئەم شارەکە بەقەدەر مێژووی خۆی قوربانی داوە جەنابی شت کوڕێکی گەرمیانی سەنگاویت ئەو لە چیای هەنجیرە و لە چیای بابڵین ئاشداق بەم دیوە ئەو خەڵکە هەمووی ئەنفال کرا هەمووی ماڵوێران و هەمووی دەربەدەر بوو ناوشوانیش بە هەمان شێوە بەداخەو پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان مەفروزە لە پێناوی کەرکووکە قوربانیەک بدەن تەسحیەک بدەن و هەردوو لایەن ڕێکەون لەسەر ئەوەی کە لەمە زیاتر با ئیهانەی خەڵکی کورد نەکرێت شێخ وتی فەرمووی زۆر جار لەسەر مێزی دانیشتن پرسیارم لێ کرا آخر دانیشن بۆ دەستشکانەوە یا بۆ تەوقا تۆ چیەڵێ وتی وەڵا هەردووکیان پێدوانیە خەریکی دەستشکانەوەن فترەیەەکە خەریکە لە بیرە چێتەوە خەریکە سیراعەکانە بەنە مەحکەمەی فیدراڵی و خەریکەی بەنە بەغا و بەڵێ بەداخەوە ئەسووز وایان کردووە بەداخەوە زۆر ناشرین بووین ئێستا ئێمەی ملەتی کورد لە ناو نەتەوەکانی عێراقا ئەو میلەتین کە ئەوەنەی خەریکی یەکترینەوە نە خەریکی قەزیە ڕەواکەمان نین ئەوەنەی خەریکی پەلاماردان یەکترینەوە نە خەریکی قەزیە ڕەواکەمان نین ئێمە کارمان نەوەنێ لە من کاتی خۆی لە ناو بژاردننی دەنگەکان بووین لەگەڵ برای بەڕێزم کاک عەلی دیمانەیەکی تەلەڤیزۆنیمان لەگەڵ ڕووداوە کرد هەر هەمن لەوێ و لە ناو شوێنەکانەوە من داوام کردم ئومێدەوارم پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان ڕێکەوتنێکی استراتیژی بۆ کەرکووک بکەن و ناوچە دابراوەکان کارمان بەسەر هەولێر و سلێمانیەوە نییە لەوێ چیەکەن
بە حقیقت ئێمە لێرە ئێستاش وەکو کادرێکی و حیزب هەمان داواکاریتەیە هەمان داواکاریمێ پێویستمان بەڕێکەوتنێکی استراتیژی بۆ ئەم ناوچانە باشە ڕۆژانە بۆ نمونە لە ناو کۆڵانەکانی کەرکک و شۆڕیجە و نازانم عەرەفە و کوردستان و هەر هەموو گەڕەکە کوردیەکانە خەڵک چیەڵێ کە ئاوا بێباکن دوای هەڵبژاردن بەرامبەر بە کەرکک بەداخەوە خەڵک گازندەیەکی زۆرێ کاک ڕەنج لە چەند ڕۆژی ڕابردوو لە دەیەکەی لەم لای لە 3 کیلۆمتری تاوغا ناوی کڵێسەیە لەوێ مێرد مناڵێکی کورد لە قوتابخانە دێتەوە کۆمەڵێ مناڵی عەرەب پەلەمارێ دەن چاوی شۆرەکەن یعنی کورد ئەوەندە بێدەسەڵات بوو بە ئەفسەرەکانیشمانەوە بە ئەحزابەکانیشمانەوە نەتوانین داکوسە لە ئەفسەر و سوپاتێ پەڕیوە مناڵیش لە مناڵی کوردە بەڵێ لە مناڵی چاویشان کۆر کردووە هەروە خەریکن تادیدیانەکەن و دەربەدەریشیانەکەن یعنی ئەمانە بۆ خۆی ئاماژەیە ینی ئێستا عەرەب ئەکتیڤتر بیرەکانەوە لە کورد لە کەرکووکە و تورکمانەکانی سێرەکەم زان کێ ئەکتیف و بەرژەوەندی خۆیان لەکوێ بینن لەگەڵ ئەوەیە تەعامولەکەن یعنی ئێستا نائامادەی کورد کاریگەری هەیە لەوەی کە برایانی تورکمان هاوسۆز بن لەگەڵ ئەوەی کە ئەکتیڤە بتەکیت وا خوێنرێتەوە ینی خوێندنەوەی من بۆ واشونکە ئێمە ئێستا خاوەنی حەوت کورسین و کورسێکی کۆتاش پێم وایە بەتەکیت کە برایانی مەسیحین لەگەڵ ئێمە لەگە کووردا تەبان بەڵ ناکرێت بە 8 کورسیەوە تۆ بێیت وەڵاهی خەڵکێک ڕێگات بۆ دانا پێت بڵێ 2 ساڵ بۆ تۆ 3 ساڵ بۆ من ئێمە دەبێت کەرکووکەکان چیەڵەن کە ئەم قسەیان گوێ لێ بێ 2 ساڵ بۆ یەکێتی و 2 ساڵ بۆ ئەوانەی تر بۆ یەکێتی و پارتی و بۆ کورد و 2 ساڵ بۆ ئەوانی تر شەقامی کوردی لە کەرکووکا زۆر تووڕێیە بە حەقەت ئێمە نەمانتوانین شەقامی کوردی ئاش بکەینەوە چونکە پێویستمان باشبوونەوەی کۆمەڵایەتیە لەم شارە ئێمە ناتوانین مەسەرەن بۆ نمونە تورکمان زەربی سفرکەین لە کەرکووکە و ئەوانش بە هەمان شێوە عەرەب و تورکمانیش ناتوان کورد زەربی سفرکەن بۆ پێویستمان بە ئایدیایەکی تازەیە لە کەرکووکە و پێویستمان بەبوونی مەحافزێکی زۆر باشی جوانی کەرکووکی هەیە ئێستا من چەند بەرنامەکەم تورکمان و کورد هەردووکیان دڵشکا و غەدر لێکراون وەکو یەک بەڵێ بە تایبەتی لە مەسەلەی داگیرکردنی ئەرز و عەرەبی هاوردە و ئەوانە بە هەمان شێوە دەستیان بردووە بۆ مافی چەند بۆ کوردیان بردو ئەوەندەش بۆ تورکمانیان لە زەویزارە بە هەمان شێوە زەرمەند بوون سەرکردەکانی کورد ئەمەیان بەگەڕ خستووە بۆ ئەوەی کە خەبات بکەن بۆ مافی کورد و تورکمان بەیەکەوە تا هاوسۆزیەوان ڕاکێشن بەداخەوە ئێمە نەمانتوانیوە لە کەرکووکە لە ڕابردووە یەکێک لە بوو ئاماژەی بۆدا بە حەقت کاکشێخیش ینی ئێمە بەڕاستی ڕوویەکی ناشرینمان پێشکەش بە خەڵکی کەرکوو کرد و ناشرینیمان پیشان بە خەڵکی کەرکووکدا لە حکومڕانێتی کوردیا لە شاری کەرکوو باشە ئێستا هەرچەندە نازانم سەردەمی دکتۆر نەجمەدین من مافیەوەم نییە لە بری کەرکووکەکان قسە بکەم بەڵام هەر ئەم شوێنەی کە ئەلێرە ئاوەستاوم بەمە شوێنی یاری خەڵک بوو هەر ئەو باخەی کە لە هەولێرەوەیەمەوە پیایم ئەوەی کە پەیکەری پێشمەرگا عەلەم عێراق بەدەستەکە بەڵێ تێگەی ئەوەی کە دیوی خوارەوەی عەرەبیە و کوردیە و دیوی سەرۆیان کردووە بە عەرەبی و کەسیش قسە ناکا بە حەو کورسیەوە ناتوانانی لانی کەم عەلەمەکەی بنەوە دەست سەردەمی حکمی کورد کووە ئەم شارە ئاوا پەرپوت بوو هەر عەلاگەی ڕەش چاوە دەرێنێ مامۆستا هەر زبڵ سەردەمی حکمی کورد لە ڕووی شارەوانی و لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی ڕووناکیەوە وەکو ئەم سەردەمەی کاک ڕاکان بوو قوربان من مەبەستمەوە نیە داکۆکی لە حکوم لە بڵێن لە ئیدارە منیش ڕوخسارەکەڵم ناڵم من مەبەستم ڕوخسارە سیاسی و ئەمنیەکەی لە کەرکووکە دەنامە لە ڕووی خزمەتگوزاریەوە مەسەن بۆ نمونە ئەو جسر و خزمەتگوزاری و قوتابخانانی کە قوتابخانە کوردیانی کە لەم شارێکراوە لە سەردەمی دکتۆر نەجمەدین و جەنابی محافزی پێشی دکتۆر بەزوان بیست ئێستاژە میێرانیە زیاتر ناوچە کوردیەکە ناوچە عەرەبیەکان نییە بە دڵنیاییەوە ناوچە کوردیەکان زۆر وێرانە دەتوانی بڕێ و گەڕەکانی کە ئاودان کراوەتەوە کە میلەتێک قوربانی بەخشی لە پێناوی ئەم شارەیە کەچی زۆر گوناحین هەم لە دامەزران باشە خۆسەرۆکی شارەوانی کووردە پێ دوایە نەتوانێت گەڕەکەکان و جادەکان و ئەوانە ڕووناک بکاتەوە پێم وانە کاک ڕەنچونکە لەبەرەوەی بە حەقات و نەیانتوانی ئەوان خزمەتی ئێمە بکەن مەسەن بڕۆ بووم بۆ حەویجا هەر خەڵکی شار ئەڕێن و موسەساتی حکومی ئەڕێن بڕۆ بۆ منتیقەکانی دێهاتەکانی حەویجا ئەرێ دەیەک نەماوە کە جادێک قیری بۆ نەڕۆشتوێ کاربای بۆ نەڕۆژێمیش لە ناو شارین کاربا و قیر بەڕێزت وەکو کادرێکی پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان من ئەوەت بۆ گەڕمەوە ئەوەش بۆ خەڵکە گەڕمەوە ئەوش بۆ بینەرەکانمە گەڕمەوە بۆ ئەوەی کە ئینشاءڵڵا سەرکردەکانیش کە خۆیان دوورن لە خەڵک کە هیچ سەرکردێکی باڵام نەبینیوە لە پاش هەڵبژاردن
بێت قسە بۆ کەرکووکیەکان بکاوەکو پێش هەڵبژاردن نە لە یەکێتی نە لە پارتی زانین خەڵکەڵە چی خەڵکەڵێ پارتی وەکێتی ئێستا لەسەر دەموچاو مشکیلان هەیە خەڵکەڵێ بۆ نمونە پارتی مەرجی هەیە لەسەر یەکێتی کە لەگەڵ یەکێتی دەنگەدا بۆ دانانی پارێزگارێک ئەگەر بۆ نمونە کەسێکی بێلایەن یا کەسێکی پارتی بێ و یەکێتی ئەڵێ ئیلا ئەبێ یەکێتی بێ لەبەری ئستحقاقی خۆمانە تۆ چیت بیستۆ و چ دەڵێی ئەوەی کە من بیستومە و ئەوەی کە من باوەڕم پێێتی ینی بەدیدی من وەکو کەرکووکیەک وەکو ئینسانێک بەڕاستی بۆ من ئەوەیە کە کوردێک پارێزگار بێشون کە ئێمە دەنگی زۆری نەمان هەیە لای خەڵکەکە مهم نییە پارتی بەیەکێتی گرنگەوە کورد بێ لای خەڵک گرنگەوەی کورد بێ ئەی بە ئستحقاقی کامیان نێزانیت لە ڕووی دموکراسیەتەوە یەکێتی دەنگی کورسیەکانی لە کورسیەکانی پار دموکراتی کوردستان زۆر تریش ئەگەر ئەم جارە پارتی وەکێتی ڕێنەکەون و ئەنجومەنی پارێزگار لە دەست کورد بچێ بۆ مێژوو بەڵا هەقە و پرسیارە لە تۆ بکەم بمبورە جەنابەت مێژوو نووسی ڕۆژە لە ڕۆژان تۆژەرێکی وەکو جەناب چۆن سەیری ئەم دوو حیزباکە ئەگەر لەسەر ململانەی ئەوەی ئەو بڵێ بێ پارتیەک بێ ئەو بڵێ یەکێتیەک بێ لە کتێبێکی وەکو ئەوەی جەمیل ڕۆژبیانیان ڕۆژە لە ڕۆژان مێژوو نووسێکی کورد گەنجێکی کورد لە نامەی توێژینەوەی دکتۆرا و ماستەرەکە چۆن باسییانەکات ئەگەر لەسەر ئەمە ئەم جارە کورد پارێزگار لە دەست بە ئەگەر بێت و یەک ڕیز نەبن یەک دەنگ نەبن لە کەرکووکە ڕاستی لە مێژووە چنە لاپەڕەیەکی ڕەشەوە ئەوە با گوێ لە من ڕاگرن چکە ئێمە زۆر کەسمان هەیە یعنی لە مێژووە وەکو من مێژوو نووسم ئەینووسم ئەخوێنمەوە زۆر کەس چووەتە لاپەڕەی ڕەشەوە لە مێژووە چکە خیانەتی لە قەزیەکەی نار خیانەت وەنەما درێغی کردو لە قەزیەکەی خۆی نابێت درێغیکە لە قەزیەکەی خۆیان لەبەر مێژوویەکی دوور درێژیان هەیە هەردوو حزبەکە نابێت لەبەر ململانی لەبەر دەموچاوی یەکێدانن لە کەرکووکی بێ یەک سێ زمان بزانێت دوو ملێرە ئەگەر ڕوخسەت مەدەیتە پێشنیارێکم هەیە ئێمە شارەوانیمان هەیە نظامی سیستمی شارەوانیمان هەیە شارەوانی قەزای کەرکووک شارەوانی هەیە ڕئیس بەلەدێت کەرکووک پێڵێن ئەقزیە و نەواحیش ڕئیس بەلەدیاتی هەیە یعنی سیستمی جیایە من لێرانەوە ئەڵێم قەزیەی کەرکووک با قەزای کەرکووک هەر قەزاکە با بەدەست کورد و تورکمانەوە بێ حەویجە با لوجنەیەک دانن بۆ خۆیان یەکێ خەک حەویجە ناگونجێ نە لەگەڵ تورکمانە نەمە وەکو مێژوو وەکو کۆمەڵایەتی ئەرێم مەسەرڕاکان مامەسەرڕاکان هات لێرانە کوردی نازانێت تورکمانی نازانێ عادات و تەقالیدی تورکمانی و کوردی نازانێ باشە کوردێکش بێ ئەگەر عادات و تەقالیدی تورکمان نەزانێ تورکمان لە ئێمە زیاتر زەرری پێکەوتووە بەس لەبەرەوەی ئێمە ناتوانین تورکمان کەس بکەین بەلای خۆمانە نەمانتوانیوە تورکمان پۆستی مدیر تەربیەیان هەبوو ئەو پۆستیانش لیان سندووە پۆستیان لە دەری پۆستێکیان داوە پێیان بەڵ ئەویشین کووردە پۆستی قایمقام هین کووردە دایانە پێیان ئەویش محارەبەیەکەن بەستانێتەوە ناتوانێت بجولێتەوە فێمە ئەگەر بێت و ئەم سیستمە بەکار بێنین قەزای کەرکووک کورد و تورکمان لێرە حکوم بکات باشە حەویجە قەزایە بۆ خۆی حکوم بکات پردێ قەزایە هەتا چەمچەماڵ بکەوتە سەر کەرکووک چەمچەماڵ بۆ خۆی لوجنەیە دانا ئەنجومەنی خۆی دانا ئەنجومەنی قەزا و ناحەکان وەکو سەرۆک شارەوانیمان هەیە سەرۆک شارەوانیەکانی قەزا و ناحەکانمان هەیە من ئەمە پێشنیارە ئەیکەم بەڵام ئەگەر بێت و درێغی بکەن جارێت تراڵێم یەکێتی پارتی چکە حزبی سەرەکین ڕێزم هەیە بۆ هەردوو لا ئەگەر بێت و درێغی بکەنی ساکە ڕێک نەکەون ئەچنە لاپەڕەیەکی ڕەشەوە لە مێژوو ئەم فترەیە ئەڵێن یەکێتی پارتی کەرکووکیان دۆڕان کاکەمەڵات جارێکی تر بەخێر بێ قسەکانیان بۆت بە ئازار نییە ئەوەندە ڕەخنە لە حیزبەکە تەگرن یان حەقیان پێ سەرەتا درود بۆ گیانی ئەو شەهیدە بەرزەفڕانەی لەسەر کەرکووک و خاکی کەرکووک شەهید بوون لە مێژوودا سڵاو و درود بۆ ڕوحی پاکیانە نێرم هەزار سڵاو
سپاسی ئێوە شەکەی ناوبەناو ئەم بەرنامانە ئەکەن بەڕاستی ئەوە نەبێ مجاملەتان بکەین یا خود ئەوە بەڵام ڕاگەیاندن لە وڵاتانە سەرۆک کۆمارە ڕوخێنە دەوڵەتە ڕوخێنەیە جا بۆیە ئێمە ناڵێن بیر ڕوخێنن بەڵام ئێمە هاتوین دروستی دروستی بکەین زۆر لە مێژواشتی وامانە هەیە نمونە مەولانا خالدی نەقشمەندی ڕوحی شاد بێ لە سەروەختی میرنشینی بابان بوو طریقەتی دەروێشی و سۆفێگەری لە کورسانە دوو تەریقەیە زیاتر نەقشبەندی و قادریە قادری زیاتر لەگەڵ میرنشی نبوون ئەم وەکو بەرهەڵستکار وابوو پیاوێکی ڕۆشنبیر وشیار شاعر نووسەر ئەیتوانی خەلیفەیە زۆر دەروێشێکی زۆر سۆفیە زۆر لە دەوری کەڵک بوو ئەیتوانی میرنشینەکە بڕڕخێنێ بەڵام دڵی نەهات وتی با جێی بێڵن بەکو چاک بێ و چاکسازی بکرێت بەجێی هێشت لە دیمەشق بە نەخۆشی تاعون سەری نایەوە جا بۆیە من ئەڵێم جا مەولانە ئەستا لە دوورەوە بیبینێ ئەڵێ چاک بوو یا ئەڵێ خراپتر بوو مەبەستەکەم لەسەر فەرمایشتەکەی جەنابتە ئێمە هەموو ئەم دەستکەوتەی بەدەستمان هێناوە کەم نییە ئێمە شانازی بە دەسەڵاتی کورتخایەنی کۆماری مەهاباد یا هەنێجار ئەیڕێن کۆماری کوردستان مەهاباد لە چوارچەوەی قەزایەکا بوو تێپەڕ نەبوو نەگەیشتە جەبهەی پێشەوە لە گوندی سەراو بوو لە سەقز نەگەیشتە سەقز ئەوە بە تاریخ ئێمە لە ئێستاش شانازی پێواکەین بۆ لەبەرەوەی دەسەڵاتێکی خۆماڵی کوردی نەتەوەیی بووە 6 مانگی خان 80 ساڵ لە بیرمان ناچێت لە بیرمان ناچێتەوە لە خەون و خەیاڵ و زهنیەتی هەموو تاکێکی کووردا زرنگێتەوە ئێمە دەسەڵاتێکمان هەیە بۆ یەکەم جارە لە دەستوری یەکێ لە وڵاتەکانە بە ڕێکەوتنی سیاسی کۆمەڵایەتی چەسپاوە ئەی بۆ خۆمان بێنە وێزەی خۆمانە و کاولیکەین و وێرانی بکەین لە دەستمانیش بچیە کاکە هین من بۆ خۆ هەڵکێشان نایڵێم من 80 جەژنم لە ماڵ باوکو شارەکەی خۆمانە کردووە دەربەدەر بوومە ئاوارە بووینە پێشمەرگە بووینە خۆ هەموو ئەو کاداتی یەکێتی و پارتیش بەشێکی زۆریان لە شاخ و پێشمەرگە و ئەو غوربەت و ئاوارەیە نەبینیوە و ئێستای خۆشیان ئەبینن یعنی بەڕاستی بەراوردکاریەک لەسەر ئەوە بکەن چونکە مێژوو ڕەحم بە کەس ناکە باشە کاکە مەلا ئێستا زۆر کەس قەنەعەتی وایە ئەوەندەی خەریکی دەستشکانەوەن حیزبەکەی جەنابەت و حیزبەکەی مامەستا تەیفور ئەوەندە خەریکی دەست لە ناودەستی بوونایە زۆر شت حەلە بوو یعنی کەرکووکیەکان چیەڵێن وا دوو مانگە هەڵبژاردن تەواو بووە کاکە ڕەنج من چونکە لە ناو شاری کەرکووک نیم معانەتەکە کەمتر لەوانین کە بەڵام داقوق و خۆرمات و دیاهاتەکانی دەوروبەر و زیاتریش ئەوە بەڵام ئێمە من خۆم وای بینم ئەڵێم تەنها ئەم دوو حیزبە مەسەر هەر کەسێک ئەمە تەبیعەتی ئینسانە خەڵک چەپڵەی بۆ لێبووە و بە هەموو شتەکانی هەر بڵێ باشت کرد دیکتاتۆر دروستە بێت لێوە دروستە بێ بەڵام ئێمە کۆمەلگای کوردی یعنی بەڕاستی بە هەموو چینە توێژەکانەوە بە هەموو ڕێکخراوە مەدەنیەکانەوە ڕاگەیاندکارەکان یعنی خۆ لەبەر تەلەڤیزیۆن و ڕاگەیاندکار خەریکە جێت ناوێتەوە یعنی بەڕاستی لەسەر هەموو تاکێکی کووردا ئەم دەستکەوتێکی نەتەوەیی مێژوویە بە ئاسان دەستمان نەکەوتە تا بە ئاسان لە دەستی بغەین وردە بوادرەکانیش بەوا چیە مەسە زۆر جار لێرە و لەوێ بە گوێمان هاتشرپێنن مەسەر تو تەنانەت هاوپەیمانەکانمان لە کاتی نووسینەوەی دەستورە کە لەگەڵمانە هاودەنگ بوون ئێستا خەریکە پەشیمانە بنەوە گەر بۆیان بکرێت گۆڕانکاری لەو بەندە دەستوریان ناکەن کە مافەکانی ئێمە یەک چەسپاندووە باشە کاکە مەلا مەسەڵەن شتی کۆنکرێتی ئێستا ئەگەر یەکێک لەم گەنجانە لێو بپرسێ ئەرێ من هاتم بە دڵ و بەگیان تا دەنگم نووسا ئەوەنە هاوارم کرد بۆ یەکێتی هاتم بۆ سەیتەرەکە بۆ ئەوەی سەرکردەکانی تۆ ببینم هاتم بە دڵ و بەگیان دەنگم دا بە یەکێتی پاوەرم لای یەکێتی دروست کردەوە هێزم داپێی کورسیم بۆ هێنان ئەرێکوا محافزەکەمان وەڵام و چییە بێ بۆی وەکو یەکێتیەک وەکو جێگری بەرپرسی مەڵبەندێک دوای ئەم ناو بڕە وەڵامم بەرەوە باشە بنەرانی بەڕست ئێستا گەڕێمەوە بەڕێزان پرسیاری ئەوەم لە جێگری مەڵبەندی یەکێتی کرد کە
ئێستا ئەگەر گەنجێک لێت بپرسێ ئەرێ ئەوەی بەرپرسیارەتی من بوو 1 هەفتە هاوارم کرد دەنگم نووسا هاتمە سەیتەرەکان پێشوازیم کرد لە سەرکردەکان یەکێتی بە دڵ و گیان ئەوەی بەرپرسیارەتی نەتەوەی و حیزبیم بوو کردم ئەرێ کوام حافزەکەمانەوە 2 مانگ هەڵبژاردن تەواو بووە وەڵامت چییە بێ بووی تاکیدیشم ئەمە زیاتر لێ پرسراوە لەمەی کە منێڵم قوربان وەڵام من بۆ ئەوە نەبێتە دیفاعێکی وشک لە حیزبەکەی خۆم و حیزبی بوونێکی بەر چاو تەسک و تاریک حیزبەکەی من هەوڵیدا لێرە وەکو کاکشێخە و شایەتیدا یەکلیستی بۆ کورد دروست بکات دروست نەبوو باشە ئێستا هەوڵەکە پارێزگارێک بێتەوە و هەوڵشی داوە لە دوای 16 ئۆکتۆبەر بای ئەمە برینەکان نەکولێنەوە کورد لە مەجموعی 40 کورسی 26 کورسی هەبوو 29 کورسی هەبوو لیستی برایەتی 26 هەبوو یعنی دوای 16 ئۆکتۆبەر کورد ئەیتوانی بێتەوە بە تەوافق و بەڕێککەوتن محافظێکی کوردی دابنایە ئەو حکومە ئەوە نەکرا ئێستایش مەسەر ئێمە ئاگادارین و ئێمە من خۆم وەکو مەلا حەسەن ڕەئیم وایە هەموو تاکێکی کورد بەشدار بێ لە فشار لە زەخت دروستکردن لەسەر ئەم دوو حیزبە بۆ ئەوەی ئەم دوو حیزبە ئەگەر بێت و ئەو برادێک قسەیەکی جوانی کردی استراتیجێک اتفاقێکی استراتیجی لە کەرکووکە یعنی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان ئەگەر بێت و ئێمە هاو هەڵوێستیەکی کوردانە دروست نەکەین بۆ ئەم سنوورانە کاک ڕەجمن منتەقەی سعدیە و جەلەولا و قەرەتەپەشم بینیوە ئەچم بۆ تەعزیەوانە یعنی ئێمە لەو شارانە نەک کورد خەڵکەکە نەگەڕاوەتەوە بارەگای یەکێتی و پارتیش نەتوانراوە تا ئێستا بگەڕێنێتەوە من حەز دەکەم شتی کۆنکرێتی لەبەرەوەی کە جەناب پۆستی سیاسیەوە و پیاوێکی ڕێزلەگیرای و ئەزانم حاڵ و خەبەری ناوچەکەتە لێ پرسن هەندێک کەس ئەترسێ پارتی و یەکێتی لە ناکۆکیە لەگەڵ عەرەب و تورکمان ڕێبکەون لەگەڵ یەکتر ڕێنەکەون ئەم ترسەی خەڵک ترسێکی مەشروعە بەڵێ مەشروع و دوورش نییە تەجروبەی پێش 16 ئۆکتۆبەربانەیەکە وە کەرکووکیش کاک ڕەنج ئەمە نەبێتە مبەڕێک بۆ ئەوەی من بەڕ بۆ حیزبەکەی خۆم و یا پارتی بۆ خۆی بگەرتەوە کەرکووک لەسەر خاریتەی اقتصادی وڵاتە جلێزەکانتان وڵاتانی ئەقلیمی لوتیان شەنیوەتیایە کاریگەریشان هەیە لەسەر دانانی محافزەکە بەڵام ئێمە ئەبێ بەڕاستی بە یەکدەنگی کورد بە یەک ڕێزی کورد وەکو کاکشێخ وتی ئێمە لێرە بەڕاستی ئەحزابی سیاسین بەرنامەی سیاسیمان هەیە و براوین لە هەڵبژاردنەکە و خەڵک متمانەی پێمان داوە ئەو متمانە بۆ ئەوەیە بەڕاستی تو پارێزگاری لێ بکەیت بۆ ئەوەیە مانی بپارێزی خاکی بپارێزی دوای ئەوەندەی احتیمالە تورکیایە ئێران محافظدا بنێ کەمتر احتیمالە یەکێتی یا پارتی دای بنێ واللهی کاک ڕەنج من ڕاستە ئەڵێم ئەوان کاریگەریان هەیە بەڵام ئەمێنێتەوە سەر خۆت ئەگەر تو یەک دەست بی یەک هێزبی یەک قووەت بی بەڕاستی ئەوەش حسابت بۆ بکەن خۆ تۆ بەدەر لە ئەمری واقع تەعاملی لاکەن وەکو ئەمری واقع من باوەڕم بەوە هەیە مەسەل ئەوان بۆیان بکرێ بە ئاراستی ئەوان بەڵام مەرج نییە هەموو شتێ بە ئارەزوی ئەوان بێتە کایەوە بە ئارەزوی ئەوان بواە لە نەوەتو یەک کەرکووک ڕزگاری نەبواە بە ئارەزوی ئەوان بواە ئەبواە جێیش هێزی تەحالف لە قۆڵی تورکیاوە لە 2023 نێتە کەرکووکە و نەشیان هێشت ڕێگەشیان کرد بۆیە هەموو شتێ بە ئارەزووی زلهێزەکان و دەوڵەتانی ئەقلیمی و داگیرکەرانیش نییە بە ئارەزوو بێ بەلۆ کەسە بە پەم و سەرمانە بڕن بەڵام ئارەزوی ئەوان چەند دەم و چاو پێشنیار کراوە لای یەکێتی و پارتیەوە چەند ڕوخسار بۆچی بۆ پۆستی پارێزگار بۆ پۆستی پارێزگار هێشتا ئێمە خۆمان لە ناو یەکە ڕێک نەکەوتینە یەکێتی و پارتی نەگەیشتنێتە یا کورد لە کەرکووکان نەزانم بەس یەکێتی بۆ نمونە چەند کەسێک هەیە دڵی لەسەری بێ گەرگەشت نەڕێکەوتن بڵێ ئەم شیاوە ئەم دانێن واللهی ئەوەی بستمان ئێمەش هەر لە تۆڕە کۆمەڵاتێکەوە بیستراوە گینا وەکو ڕسمیات ئەوەی من بیزانم زانیاریم نییە لەو ڕۆ ڕز بە مەڵبەندەکانە کرێ وەکو جاران و ئەوە واللهی ئەبێ بکرێت چونکە بۆ مەسەل مەڵبەندەکان ئێمە لە دەرگا و ماڵ بە ماڵ مەسەلسە ئێمە لە خورماتوو کاک ڕەنج بەرنامەیەکمان هەیە وتمان ئێمە هەر ئەدەین لە دەرگای خەڵک داوای دەنگی لەکەین ئێستا ئێمە جارێکی تر بازنەی هەڵبژاردەکانمان هەڵ نەوەشانەتەوە دەرگا بە دەرگا لیانە دێن ئەڵێن ئەو جارە بۆ داواکاری دەنگ هاتین ئێستا هاتوینە سوپاسان بکەین باشە
خەڵک دەمی ناگا بە سەرکردە سیاسیەکان بەردەوام ئێوەی لەبەر دەستە خەڵک چیتان پێڵێ پێتان ئەڵە کاکە ئەرێدەنگ و باس چیەوە 2 مانگ تێپەڕی ئێمە لە خورماتویش بە هەمان شێوەی ساعرقەلە دروست کراوە بۆ پارێزگار و ئەوە تا مەرسومەکە مسادقە لەسەر پارێزگارەکە نەکرا ئەوانشی ساهان لەو گێرم و کێشمە بەڵێ خەڵکە و پرسیارەکە بە تایبەت خەڵکی کەرکووک لەبەرەوەی نەیارەکان ناڵێن دوژمن نارەکانمان بە بەرنامە و پیلانی ورد و درشت کار لەسەر خاک کار لەسەر زهن کار لەسەر معنەویات کار لەسەر بوونی نەتەوەیمانەکەن نمونە ئەوەی دەی کڕیسە باپیری ئەو مەلاوەلیە لەگەڵ شێخ عەبدولعەزیزی تاڵەبانیا پێکەوە بناغەیە و دیانە دامەدرانەوە 318 ماڵ بوونا 8 ماڵی ماوە جا بۆیە کە باس جەلۆلا ئەوانم بۆت کرد کاکین بۆەوە نەبوو شان و نامەوەیەک باسکەم بۆ ئەوە بوو مەترسی ئەوە ئەگەر کورد نەمێنێ لەم سنوورانە وەکو جەلەولا و خوا نەخواستە وەکو سعدیە ئەحزابی سیاسی ناتوانێت مەخەڕەکەی خۆشی بگەڕێنێتەوە لەگەڵ کیا تەعاملەکە و چۆن دەنگ دێنێ ئەوە خانەقینیش لەو لاوە بوەستەوە باخ و مەزرعەکانی ناو شارەکەش تعریب کراوە ئەی کڕن بەرنامەی شرکە بە چەرکە هەیە بۆ داگیرکاری لا ئێمەسە لە خورماتوو کاکڕنج لە ڕۆژهەڵاتی شارەکە و ڕۆژئاوای شارەکە بە هەردوو ئاراستەکە وەکو مانگەنا 844 دۆنم و 8 ئۆلک ئەوە لە کە زەوی بەردەڵانیە ئەراضی غێر صالحة للاستعمال للزراعة کراوەتە مڵک بە بیانووی ئەوە کە ئەمە مەزاری یەکێ لە پیاوچاکەکانی شیعە و خراوەتە سەر وەقفی شیعی لە ڕۆژاوای شارەوە 47,000 دۆنم باشە بۆ ئەم مەزارە پیرۆزە مردووە چەند زیندوو سەرگەردان کراوە لە داهاتوە سەرگەردانەکرێ بەشێک لەو ماڵە ئاوارانەی کە کراوە خوا بکە هەر لە خاریتەکە نهات بێتە شۆڕ و نەبێتە خوارەوە و شوێنی ماڵەکان نەگرێتەوە با 47,000ەکەش بۆ تەواو بکەم کاکڕن 47,000 دۆنم زەوی کشت و کاڵی مڵکی مەزارێکی سونەیە بە ناوی شێخ موعتەسەم بەڵام ئێمە کوردەواری شێخ موحسینی پێڵێن لە خوارد گوندی پارەپارەوە تا ئەمە کە زیینوو بۆ ئەوە مڵکی هەبووە یا دوای مردنی ئەمە وەقفە کاک کراوە بە ناوی مەزارەکە بە ناوی وەقفی سونیەوە وەقفی شیعی هاتووە ئیستا کە 13,000 دۆنمی لەوەدا بچڕیوە بیکاتە مڵکی خۆی لە زمنیا 2 گوندی کورد لە ناو ئەو ئەرزانە گرێبەستی کشتتوکاڵیان لەگەڵ وەقفی سونیا هەیە یعنی بە هەردوو دیوە ئەوێ خورماتون لە مەنگەنە بووە لێرەش بە هەمان شێوە دڵمان خۆش نەبێ لێرە من لەبەرەوەی گوندەکەی من لە سنووری داقوقە هەفتەغار ئێستا لەوێ نزیکەی 8,000 دۆنم 4 گوندی ئێمە داگیر کراوی ساکە حالیان ئەوانەی کێڵن یعنی لە ژێر عەرزەوە لەسەر عەرزیشەوە خەریکی معامەرە بەڵێ ئەوە تۆبزاوە و ترکەڵان و گومەتلار و حەمزەلی و تسعینی کۆن و هەموو ئەوانە هەرە بەر مەترسیە لەم لاوە سەرگەڕان لە مجموعی 72 ئاوایی وەختی خۆی 30 گوندیان خستە سەر هەولێر 42 گوندی لەسەر کەرکووکە 2 گوندی عەرەب نشینە ئەوش مەترسی لەسەرە بێتەوە دەشتی ساڵەیی و دۆڕی ساڵەیی و منطقەی بەشێک لە تا ڕێداریش ئەمانەی سەب ئەمە ئەگەر کورد محافظدا بنێ ئەتوانێت ئیسێک ستۆپێک بەمە بکە ئەی تەبعاً تو مادەی 140 هەیە مادەی 140 مادەیەکی دەستوریە دەستور لەلایەن فەخامەتی سەرۆک کۆمارەوە ئەپارێزرێ لەبەرەوەی پارێزەری دەستورە نەدیم جابری یەکێکە لە پەرلەمانتارە کۆدەکانی یەکێ لە خولەکانی عێراق و یاساناسیشە مەسەلە ئەو ڕۆژە لەسەر قەراراتی محکەمەی اتحادی کەڕەن باتە و کەس بۆی نییە دەستکاری بکە ئەڵێن نەخێر ئەگەر هاتوو معارض بوو بە دەستور سەرۆک کۆمار ئەتوانێت بێتە سەر خەت لەبەرەوەی پارێزەری دەستورە ئەتوانێت بیوەستێنێ و ستۆپی پێ بکە ئێمە دەستور مادەی 140 هەموو چەند قەزێ هەیە سەرۆک کۆمار ئەتوانێت ڕایگرێ و ڕای ناگرێ ئەوان ئەو قەزیانەی کە دش دێنەوە لەگەڵ دەستورە ئەتوانێت ستۆپی پێ بکە جا چی لەگەڵ دەستوریەتەوە لە کەرکووک لە ڕێخوا کاک مامەسا عەلی تۆش ئەو مەترسیەت هەیە کە یەکێتی و پارتی لە تاو ڕێک نەکەوتن لەگەڵ یەک باوەش بۆ غەیرە کورد بکەنەوە
کاگڕنج لە حقەتە ئێمە پێش بەردامەکەش قسەیەکمان کرد من خۆم قسەیەکم کرد لەگە کاک مەلایە کە هەر میلەتێک خۆی استراتیجی نەبوو ئەبێتە بەشێ لە استراتیجی نەتەوەکانی کە خەڵکی کە سیاسەکانی کەیە خۆی بیری نەکردەوە خەڵک بیری بۆ کاتەوە بزەبت کە کەواتە ئێمە بووینەتە ینی کە خۆمان استراتیجیەکمان نەبوو ئێمە دەرفەتێکی زەڕینمان بۆ دروست بوو کاگڕنج 100 ساڵ ئەم ناوچەیە چاوەڕێی دەرفەتێکی 2023 بوو کە پرۆسی ئازادی عێراق بوو بەداخەوە دەرفەتەمان بۆ ڕەخسا نەمانتوانی وەک پێیس کاری لەسەرکەین ئەوەنی خەمی ژێرزەویەکەیشمان هەبوو خەمی سەرزەویەکەیمان نەبووەنی کە بڵێن خەمی ئینسانەکەیمان نەبوون ئێمە ئینسانی کورتمان تێکشکە ئاخر بەس ئەوانەی سەرێوان ناڵێن نە لە پارتی نە لە یەکێتی ئێمە خەڵکی کەرکوچین ئێمە باشتر ئازانین معاندەکان لەکوێیە چۆن و چۆنیش نییە ئێمەش باجەکەیمان داوە هەموو ئەو ناکۆچیە سیاسانی کە لە هەرێمی کوردستان دروستە بێ لە بینی هەردوو حزبەیە بەڕاستی خەڵکی کەرکوو باجەکەیەدا خەڵکی منتخی جەناکۆک لە مووسڵەوە لە شنگال و تاکو خانەقین باجەکەیەدات بەڵام ئێرە چونکە پایتەختەکەیەتی کەرکوو پایتەختی منتخی جەناکۆکە ئێمە زیاتر بەس لە هەمان کاتا جەناب و بەرپرسی سەنتەری هەڵبژاردننی سەلاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستانی لە هاو نیشتیمانیەکان زیاتر بە ژمارە و داتا ئەزان قسە بکەن و مێژووتان هەیە باشە خۆ ئەم حیزبە پێک دێ لە تۆ لە کاکەمەلا پارتی پێک دێ لە کاک مامۆستا تەیفورەکان حیزبی شوعی پێک دێ لە جەنابی و ئەندامەکانی باشە ئێوە بۆ ڕۆڵتان نییە هەموو ئەندام و کاربەدەستێک ئێستا ئەوەندە ئیفلیج بووە لە ناو ئەم دوو حیزبەیە کاگڕنج من داتای زۆر مەترسیدارم لایە لەبەرەوەی شوێنەکەم شوێنی هەم ئەوەی کە هەڵبژاردننی تیاکەین و هەم شوێنی ئەوەی قیادی هەڵبژاردنەکەین و هەم شوێنی دراسەکردنی نەتایجەکانیشە بەعرزەکەم بەوانەی سەرێ من داومانە بەوەی سەریشەوە من بە سەرکراتی خۆم وەک تۆ شۆک بوون بەعرزەکەم من بە سەرکراتی خۆم وتووە وتومە لە 2000 ئێمە لە 2023 هەڵبژاردنمان کردووە لە 2032 عرب نەتەوەی یەکەمە بێت لە کەرکووکە لە نتایج انتخاباتە عرب نەتەوەی یەکەمە بێت لەبەر ئەوەی ئەو هەڵکشانەی زاوزێکردنی خێزانی عرب کە لە 100.6 یعنی ستانداری عالمی تێپەڕۆنەکە 102 نیوە بە شێکڵێکی سچکە من سەری هەموو سەدا چەنە بە پێی داتاکانی تۆ بەڵێ بە پێی داتاکانی ئێمە عرب 106 تا کوردێ لە دایکە بێت چەند عرب ئێمە 102 بۆ دوونیوین تورکمان بە هەمان شێوەیە بەڵام زیاتر ئێمە لە دوای عربەوە دێن بەڵام عرب 106 نسبەی ولاداتی عرب یعنی زۆر خەیاڵیە لەبەرەوەی هەموو خێزانێکی عەربی سێ بەشی خێزانی عەربی لەم شارەیە و ئەوانشی لە دەرەوەی ئەم شارن کە لە قەزا و ناحیەکانە ژێن لە سێژن چوارژن کەمتری نییە هەموو فۆرمی خۆراکەکانیان 17 کەسی تایە نادیرن بە دەگمەن ئەگە بینی دەکەس بن یەک فۆرمیشی خۆراک لە دەکەس پێکاتە بێت من سەیری مالدەکانی 1970 کردو بۆ سەرەوە تاکو ساڵ تا 2006 ئێستا کە تازەوە ئەم ساڵ مافی ئەوەی هەیە کە بایۆمەتریکە دەنگ بە بە شکڵێکی زۆر خەیاڵی و عەتیکە بەرز بووتەوە ئەمەش ئێمە سەرکراتی خۆمان لێ ئاگادارکرەوە کە ئەمە مەترسیە تەنها بەوە کافی نییە نەوەی یەکەمی دەنگدەری ئەوان چەند جار لەنەوەی یەکەمی دەنگدەری کورد زیاترە لە کەرکووک و دەوروبەری زۆر زیاترە بە تایبەتی ئەمانەیە کە لە دوای 2000 زۆر زیاترە کاکە ڕەنج لە دوای 2000ەوە لە هەشتا وردە هەڵەکشێ لە موالدی هەشتاوە لە دایکبوانی هەشتا وردە هەتا ئەکەی لە 2006 هەڵەکشێ من ناڵم ئێمە کەمی ئێمەش کەم نین بەڵام ئێمە بەفروز بوو ئێمە لە پێش ئەوانە بووینایە چونکە حەزەکەم زانی خۆ دەزانین دەنگدان لە شاری کردکە دەنگدانە بەنەتەوە دەنگدانیە بە حیزبێکی سیاسی معەن بە دەرەجەی ئاساسی دەنگدانیە بە بەنامەی سیاسی دەنگدان لە کەرکووک دەنگدانە بەنەتەوە کەواتە هەر حیزبێکی سیاسی بێت ئەگەر تەرشیدێتەوە یەکەکات یعنی هیچ کوردێکتان بینێ دەنگ بە عەرەبی بدات هیچ عەرەبێکتان بینێ دەنگ بە کوردات ئەگەر لەوان لەسەر ئاستی شخصی نەبێت و علاقاتیشی اجتماعی معەنی نەبێت کەواتە دەنگدان بەنەتەوەیە کەواتە ئێمە دەبێت بۆ پاراستنی ئەمنی قەومی کورد لە ڕووی ڕێژەی سوکانیەوە زۆر گرنگە دەبێت مامۆستاقەڵایی مەترسی دارترین شت و داتا لە ئامارەکانە کە تۆی زۆر نیگەران کردووە چییە؟ ئەمەیە من خەمیە بم نییە ئێستا خەمیەم نییە و ئەم جارش مەحافظمان برد لە 2020 چێ زامنی واکای مەحافظە بین لە کاتێک ئازاین دەنگدان منتەوەیە چێ زامنی ئەومان بۆ کات لە کاتێکا وەزعی سیاسی ئێمە طبعا تاکو لە هەرێم زەعیف بێت کاک ڕەنج ئەمە حقەتێکە دەبێت یعنی ڕقم هەموو ئەو کێشانی کە ئێمە هەموو ئەو سەرنجی تێمینانە هەموو ئەو ڕخنت بنیانی و جدیانەمە لەسەر هەرێمی شەوی لەسەر دەسەڵاتدانی هەرێمەیە هەرێم تا زەعیف بێت لێ ڕنگدانەکەی ئێمە زیاتر باجەکەی دین ئەلێرە بەڕاستی زۆر گرنگە تا هەرێم بەقوت بێت تا هەرێم بەقوت بێت تا نفوزی کول لە بەغا بەقوت بێت لە منطقی جەناکۆک ڕەنگەداتەوە ئێمە بەهێز یعنی ئەمە
لاوازی کورد لە خانەقین و کەرکووک و گوڵاڵە و سعدیە لاوازی هەرێمە بە دڵنیاییەوە جامن ئەوە شتێکت پێ بڵم خانەقین خورماتوو سعدیە جەلەولا حتى ئەم داقوقە دووبس سەرگەڕان هەڵەکشی بۆ سەر بۆ لای منتقی شنگالەوە ئەمانە دەواازەی ئەمنی قومی کورد بوون تا ئێمە لێ بەقۆت بووین کەرکووک پارێزراو بوو هەرێمی کوردستانیش پارێزراو بوو تا ئەوێ بەقۆت بوو بەڵام کە ئەوێ لاواز کرا کە ئەوێ نفوزی کوردی تیانەما کەم بووە کاریگەری لەسەر کەرکووک دروست کرد کاریگەری لەولا لەسەر هەولێر دروست کرد ئێستا لەسەر هەرێمیشی دروست کردووە ئێستا هەرێمی ئەمنی قومی هەرێمی کوردستان لە خەتەرایە نەکار کەرکووک باشە مامەسا قەڵایی قەنەعەت وایە کام سیناریۆە سەرنجام سەرەگرێ کورد ڕێکەوێ لەگەڵ بۆ نمونە ئەندامێکی لایەنێکی دیاریکراو کە ببێ بە 50 زایدیەک و پارێزگار بەرێتەوە یا نەخێر لە ئەنجامی ناکۆکی پارتی وێکێتی باوەش بۆ هێزێکی غیرە کوورد دەکرێتەوە کامیان بە عفو کاکڕنج با من یەک هەرسەنگانێکی زۆر بچووکە لەسەر ئەم نەتایجانە بۆ بکەم لەسەر بیرروڕای ئەم لایەنە ڕوانگەی یەکێتی بۆ تەشکیلکردنی حکوومەتی مەحەلی لە کەرکووک بەم شێوەیە چۆنە کە محافظ بۆ کورد بێت لە کوردیشا بۆ یەکێتی بێت جێگرەکان بۆ عەرەب بۆ تورکمان بێ هەردوو جێگری محافظ ڕئیسی مەجلیس بۆ عەرەب بێت قایمقامی ناو شار بۆ کورد بێت جێگری هین بۆ پارتی بێت ئەمە ڕوئیای یەکێتیە و چوار قایمقامێتی شەیە لە ئاستی کەرکووکە چوار قایمقامێت هەیە قایمقامی مرکزی قەزا هەیە قایمقامی دووبسمان هەیە قایمقامی داقوقمان هەیە قایمقامی حەویجەمان هەیە قایمقامی بۆ تورکمان بێت دوانی بۆ کورد بێت یەکێکی بۆ عەرەبێ ئەوەی عەرەبەکە من دڵنیام ئەوەی قەزا حەویجەیە ئەوەی کە بۆ تورکمان لە بینی قایمقامێتی ناو مرکزی قەزا و یان داقوقە و ئەوەی دووبس و ناو شارێکیان بۆ کورد بێ کەواتە ئێمە ڕوئیای یەکێتی کە من ئەوەی ئاگادار ڕوئیای یەکێتیە لێ کردوتەوە خستوێتە سەر پەڕا بەڵێ بەعرزکەم جا ڕوئیای لایەنەکانی کردو باسکەم تاوان عەرەبەکان ڕوئیای جیاجیان هەیە پارتی ڕوئیای چییە؟ پارتی ڕوئیای ئەوەیە پارێزگار بۆ کورد بێت و لە ناو کوردیشا حەزەکە کەسێکی یەکێتی نەبێ بێلایەن بێت ئەمە بە سەریحی عیبارەیە ئەوەی کە من تێگەیشتم ئەوەی کە من ئاگادار بم ڕوئیای تورکمان چییە؟ تورکمان دوو ڕوئیای هەیە کاک ڕەنج ڕوئیایان پەیوەندی بە تورکیاوەیە کاک حەسەن تۆران قیادەیەکە کە زیاتر لە تورکیاوە و کە تورکیا بەڕسمی لەگەڵ تورکیا تەعاملەکە ڕوئیای ئەوەیە کە بە دەوری بێت لە 132 پۆستەکان دابشکێ هەموو پۆستەکان 132 ئەمە مۆزەفی عام نەگرێتەوە مۆزەفی عام ناگرێتەوە بەس تەنها پۆستە سیادیەکان لە ئاسی باڵایە لە ئاسی بەرپرسەکەم دەوریەکە مودەی چەند 132 دەوریەکە بە دەوری بێت 132 بێت بەڵێ کورسێکیکەی کە تەمسیلی بڵێ زیاتری ئەرشە ساڵحی تەمسیلەکات کە زیاتر ئەو نوێنەرەکان کە ئەحمەد ڕەمزیە ڕوئیان وایە کە بە 16 مانگ هەر لایەنێکی سیاسییان هەر پێکاتێکی نەتەوەی 16 مانگ حکمی ئەم شارە بکات یعنی بەسەن کەسێکەکەمەکانی لەو بێت نوابەکانی کە لە پێکاتەکانی کە بێت تورکمان چییە؟ ئەمە پلانەکەیانە پلانی حتى من ئەمەی بۆتان باسەکەم کاک ڕەنج معلومەیە حتى حەسەن تۆران ئامادەنیە لەگەڵ یەکێتیە دابنیشێت وەکو دانیشتنیی ئاسایش دابنیشن بە عازی تورکیا بۆ ئاگاداریتان هەتاکو هەڵبژارنەکانی تورکیا تاوا نەبێت نە تورکیا نە تورکمان لەگەڵ کورددا ڕێکەکە قەت قەناعەتم وایە کە ڕێک ناکەون هەچەنە من بۆ خۆم لەگەڵ ئەویان اتفاقی استراتیژی لە کەرکووکا لەگەڵ تورکمانە بکرێت چونکە ئێمە تورکمان بە دوو سەبەب خەتەر نییە لەسەر ئەمنی قومی کورد یەک لەبەر نسبەی سوکانیەکان دوو لەبەرەوەی تورکمان قەت زەوی 1 مەتر زەوی کوردی داگیر نەکردووە لە کەرکووک و ناویش داگیر کراوە لەگەڵ کورد بالضبط ئێمە هاوبەشین ینی هاوبەشین لەوەیە هاومعاناتین و نابنە خەتەری لەسەر ئەمنی قومی کورد چونکە خەتە بەشی تەشکیلی پارێزگار کورد دۆستی هەیە لە ناو تورکمانە ئەوەی زیاتر ئەوەی کە دۆستی لەوانەیە پارتی بێت چونکە کورد دەبێ بەنەوە کورسی مفۆزەدەکانی لەم چەند ڕۆژی ڕابردووە تحکم بۆ مۆزوعاکات ئێستا خەمێکی کەمانەیە کاک ڕەنج من شتێکت بۆ باسەکەم هەر لەو چوارچەوەیە یعنی ئێستا مە خەمی ئەومانە ئەمانەیە بە جەرسە یەکەم بکرێت کاک ڕەنج چونکە جەرسەی یەکەم نەکرێت ئەوەی خاسری ئەکبەرە لەم پرۆسێ لە معادلەیە کووردە دووەم یەکێتیە کێپەکێخا عەرەب و تورکمان توانین پەچی خەن ئەتوانن پەچی خەن کاک ڕەنج لەبەر ئێمە فەرێقەمان 8/8
تو هەشت بە هەشت بێت ناگەنێ هیچ نەتیجەیەک ئەوە ئەگەر پەک بکەوێت ڕێک نەخرێ وەکو بە قەولی جەناب هەتاوەکو لە تورکیاوە فەرماندێ چییە بێ چی ڕۆیە جاماکە دەسەر تەفاهماتی لەوانەیە پلانی بی بێتە پێشەوە پلانی بی پلانێکە بەڕاستی دوو لایەنەی هەیە هەم لایەنێکی ئیجابی هەم لایەنێکی سلبیە لایەنێکی ئیجابیەکەی ئەوەی لەوانەیە ئینفراجێ دروستکە بەڵام لەوانەیە هەموو خواستەکانی کوردی جێ نەبێتەوە ئەمە ڕاستی ئەمە حەقیقەتە چونکە نەتایجەکان ئەمەی خستوەتە بۆ ئێمە ئەگەر بەستە هەموو ویستەکانی کوردی تیاجە نەبێتەوە احتیمالی 2 ساڵ بە 2 ساڵ والله ئۆپشنە کاک ئۆپشنە کاک ڕەنج تەسەوورەکە یەکێتی ڕازی کاک ڕەنج تۆ لە بینی کاک ڕەنج من تا ئیسا ئەم پلانە لا یەشێتی نییە بەڵام بۆ لە یەشێتی لەبەرچی لەبەرەوەی تا ئیسا ئەم وەرەقەی تەقدیم کردووە و بەیانیش کا لەسەر ئەم وەرەقەیە کات لەبەرەوەی هەشت بە هەشتا و خاصری ئەگەورە ئەگەر بێت و ئەم تەشکیلی مەجلیسی محافظەیە نەکرێت و مەجلسەی یەکەم نەکرێت و حکومی محل شارەکە تەشکیل نەکرێت کورد زەرمەندی یەکەمە لە شارەکەیە لەبەرەوەی ئەمە تێپەڕێ هەتا دەکەی تەواوی ئەو کاتە کۆتایی بە هەڵبژاردن و مدەی قانونی دێت و کۆتایی هات ئەو کاتە چێزانیاریەکە بۆ نمونە بە حکمی پۆستەکەت و وەربینیەکەت و سیاست بەبێ داتا ناکرێت حزبەکەت و لە ئاستی سەرۆکاتی ئیستشارەت پێکرێت تۆ تەفزیلی کام پێشنیارەکەیت بۆ حزبی خۆت بۆ یەکێتی کاک ڕەنج ڕاستی ئێمە دەبێت لەگەڵ پارتیا یەک استراتیجمان هەبێت یەک بەرنامی سیاسیمان هەبێت منطقەی جێناکۆ خەتی سوور بێ بۆمان بۆ ئێمە خەتی سوور بێ و دەبێت هەمووشمان کۆک بین لەسەری دەبێت نابێت ئەمە قابلی هیچ سازیشێک بێت بەڕاستی ئێمە ئەگەر پێکەوە بین لەگەڵ مەسیحەکەیە ئەتوانین لەگەڵ لایەنەکانی کە قەناعەتمان کرد ئێمە فۆزاتمان کرد بەڵام شەر نییە فۆزات حەزێکی دیاریکراو هەیە حزبەکەی تۆ پارتی کە لە ڕقی لەسەر بکەن و نەگەن ئەنجام کاک ڕەنج مشکلەی یەکێتی و پارتی ئێمە کۆمەڵی مشکلەی گەورەمان هەیە پێکەوە بەڕاستی ئەم مشکلە گەورە لایەنێکی سیاسی ئێستا ئەوەی کە من بخێنەوەی کە کردومە من ناڵێم معلومەیە بەڵام ئەوەی کە خوێنمە خۆمەڵم نایەنە بخێنەوە پارتی ئەوێت بە پاکێجێک بێتە ئەم مۆزوع پاکێجەکە ڕەتی بە هەرێمی شەوە هەبێت ڕەتی بە بەغاشەوە هەبێت ڕەتی بە کۆمەڵشتەوە هەبێت پێکەوە بێت ئەوەنی کە یەکێتی خۆی لەگەڵ ئەم پاکێجایە یەکێتی سەر لەگەڵ ئەوەیە کە اتفاقێکی ئیستراتیژی سەر لە نوێ دروستکێتە لە بینی یەکێتی و پارتیە لە ئاستی هەرێم لە ئاسی هەمووی عێراقابی ئەم اتفاقیەتە پارتیش هەمان داواکاری هەمان ئەوەی هەیە بەڵام پارتی بە حەجمێکی بچووکتە یەکێتیەکە مشکلە لەوەیە ئێستا یەکێتی ئێستا وەکجارانێ ئێستا یەکێتی یەک ڕێی هەیە یەک ڕێیشی سەر بەخۆی هەیە خۆی بڕیار لە خۆیدا کەچی بکات چی نەکات بەڵام ئێستا لە ناو پارتیە ئەم هێشتان ئەم ڕێیە مشتومڕی لە باشە ئێستا بینەرانی بەڕێز کاتێکاڵێ پارتی کەمتر لە حەجمی یەکێتی سەیری یەکێتیەکات قسەیەکی کاتی خۆی کاگنەوشیروانم بیرەکێتەوە لە دیدارێکە وشەی ئەندەر ئیستیمیت و ئۆڤەر ئیستیمیتی بەکارهێنا ژوور هەڵسەنگاندن و خوار هەڵسەنگاندن ئەو کاتە ئەویش گلەی ئەوەی هەبوو ئەیوت هەمیشە یەکێتی خوار هەڵسەنگاندنی هەیە بۆ ئێمە گۆڕان کەمترە بینێ لە حەجمی خۆی یەکێتی پارتی لە چیە یەکێتی کەمتر ئەبینە لە حەجمی واقعی خۆی ئەزین چۆنە کاکۆزناڵم وابەستەی کردو بە چیەوە وابەستەی کردووە ژمارەی کورسەکانی ئەوەی بۆ مهم نییە گرنگ نییە بەلای من ئەزین بۆ لەبەرچی لەبەرەوەی ئەوەی ئێمە دەستمان ئاگرایە لە کەرکووک بەڕاستی لە ناشارمەوە ئێمە وەگێکێتی دەستمان لە ناو ئاگرایە چونکە ئێمە زۆرتی نفوزمان لێرە هەیە خاوەنی 5 کورسین ئەگەر تەشکیلی مەزی محافظە حکومی محلی نەکری ئێمە زەرمەندی یەکەمین ئەوە لە بینەچە موقفیشتان بەرامبەر جەماوەرەکەتان محریجە کە طبعا محریجە بێ کاکە ڕەن چۆن محریج نابێ خەڵک ئێمە ئەناسێ خەڵک ڕووی لە ئێمەیە خەڵک ئەوەتانێ ئەو خەڵکی ئەم گەڕەکانی کە ئەرێ گەڕەکانیان داگیرکێت هەموو هینەکانیان خستۆ سەر ئێمە فۆکسەکان سەر ئێمە داواکەن ئێمە چارەسەر ئێمە مۆزوعەکەن ئێمە بەبێ تەشکیلکردنی حکومەتی محلی و بەبێ بوونێکی محافظی کورد و ئەمانە زەحمەتە هەندێک ئەم کێشانەمان بۆ چارەسەرکرد باشە مامەسا کاکە مەلاو هین یعنی بەڕاستی زۆر وەکو قوربانی خۆیان پیشانەدەن لە قسەکانیانە ئەگەرچی تەحلیلەکانیان پشتبەستووە بە هەندێک داتا و شتیش یعنی پێ دوایە بۆ نمونە یۆ لەمە مامەسا منە فەرمووی بەڵێ گوێم لێت من باسی ئەوم کرد بە پێی قسەکانی کاکە مەلاو هین بێ لە کاتێکە هێزی یەکە من لێرە بەڵام تا ڕادێک لە قسەکانی وەکو قوربانی خۆیان وێنە ئاکەن وەکو کادرێکی پێشکەوتوی پارتی تۆ قسەت چییە لەسەرەمە تا حدێک من هەڵبەت ئەگەر تعبیرەکەمتان بەدڵ نییە مافتان هەیە بەربەرزم بێنەوە داویلی ورنەگەم لە خۆمان کردووە کاک ڕەنجێ مە ناڵی نەمە گلەیمانێت چکە سەرکراتی کورد هەمووی تاوانبارە ئەزای بۆ کاڵام وەکو قوربانی مەبەستمەوەیە ئەڵێ ئێمە قوربانی بەرامبەر بە خەڵک چاوەڕوانیەکانیان لەمان لە ئێمە دەنگی پێداوین ئێستا داوامان لێکە بە تەنیا باڵیش بەبێ پارتی پێمان ناکرێت کاکە ناکرێت قورسە کاک علی ئاماژەیەکی جوانی کرد حقیقەتان لە بیرمان نەچێ سیاست بەرژەوەندە وانە
سیاست بەرژەوەندە بەڵام خەڵکەڵە بڕۆن ئەم سیاسەتە لەگەڵ عەرەب و تورکمان و لە بەغا بکەن بەڵێ سیاست لەسەر حسابی گەڕەکی داگیرکراوی کورد مەکەن کە ئەمەندە سیاست مەداری عەزیم لە ناو پارتی وەکێتی هەڵکەوتووە بەرامبەر بە یەک مەیکەن یەک سیاسەتی بکەن بڕۆن لەگەڵ دوژمن سیاست بکەن ئەمە قسەی خەڵکە من تەسەورەکەم لە ڕۆژانی دادێت لە ڕۆژانی دادێ ڕەنگە جەنابیشی سەر بە هەمان بۆچوونت هەبێ چونکە لەبەر خوێندنەوەی هەبێ بە واقعەکان قیادەی سیاسی لەم ڕۆژانە دانیشتنی قوڵترەکەن و بە یەکەوە جوانتر دانشن و ئەوەی کە من وەکو زانیاری کە هەمە جەنابی سەرۆک بارزانی و لەگەڵ قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان دانشن و ڕەنگە چاوەڕوانی هاتنەوەی سەرۆکی حکوومەتیان بێ و سەرۆکی هەرێمی کوردستانیش لە تورکایە کۆمەڵێک حاڵەت و ئیتفاقیاتی تازەتر هاتوۆتە ئاراوە ئەمانە هەمووی معالەجەی مۆزوعەکانەکە ئەم سەردانە جیاوازانەی سەرۆکاتی حکوومەت و سەرۆکاتی هەرێم و دانیشتنی سەرۆک بارزانی و سەرۆک بافڵ تاڵبانی ڕەبتێکی هەبێ بە کێشە لۆکاڵیەکانی ناوخۆی عێراق و پێش کێشەی کەرکووک و کێشەی هەرێم بەغداوە هەموو شتەکان وابەستن بە یەکتری کاکڕنج ئەگەر دا دیوانەکەی جەنابی سەرۆک بارزانی لەگە ڕادیۆ مۆنتێ کارلۆ بە وردی ترگوت لێگرت بێ و ئاخر شتی ئەحمەدی مەلاتەلال کاکسەید کە بۆی ناردم بە سوپاسەوە زۆر بە وردی سێری ئوفق الغامی قاکات یعنی ئەگەر بەورتر تەماشای بکەین من تۆ کە تەماشات کردووە چی بە کەرکووکەکان و کوردەڵی تۆ گەشتبینیت من گەشتبینم بەوەی کە کورد هەنگاوێکی تازەترەنێ ولادەتێکی دیگەر و شتێکی تازەتر لە دایک باشە قەی ناکە ئەمە وەکو کادرێکی پێشکەوتوی پارتی ئەمە زانیاریە یا تەحلیلە بەدیدی من هەردووکیانە محافظ بە زووترین کات کوردانێت ئەمە جملە سەرەتانیەکەی و خەڵکیش بۆ ئەمە لە دەوری من کۆبۆتە و سەیری دەمی هەمومانەکە بەدڵنیاییەوە بەڕاستی یعنی ئەوە پێدا هەڵدان نییە من ئەوەی کە معلوماتم هەیە یعنی جەنابی سەرۆک خەمێتی بۆ کەرکووک و لە بیرمان دەچێت پاردیموکراتی کوردستان گۆڕانکارێکی لەسەر مستەوای قیاداتی کەرکووک کردووە و کاکیوا کە بەرپرسی مەکتەبی ڕێخستنی کەرکووک گەرمیان زۆر بەجددی ئێستا هاتوتە ناو کەیسەکەەوە دووە پارتی هەر پێداگر بێ لەسەر بێ بێلایەنێک بێت و یەکێتیە نەبێ پێمان خۆشە بێلایەنێک بێ بە دەرەجەی یەک باشە ئەگەر ئێوە چوار کورسیتان هەبوو ئەوەیەکێتی ئەم پێشنیاری بۆ بکرد نابی و تا نابێ پارتی بێ بێلایەنە دابنێن ئێوە قبوڵتانە کرد قوربان ڕەنگە پاردیموکراتی کوردستان سەرچاوێکی پێخۆش بێ یەکێتیش بێ بەڵام هەوو سەرچاوی پێخۆش بێ بەڵام ڕەنگە سەرچاوی تا تەیفوری بەدڵ نەبێت بەخوا لەواچێ ئێستا مشکلەکەتان ڕێکەوتە بن بەس لەسەر دەموچاوێکی دیاریکرا و خلافتانە بێ حتمما ئەبێ وابێ تۆڵی لەوە قوڵترە یاخۆوا بێ کاگڕنج یاخۆوا بێ بێتە سەر دەموچاو ئاسانترە ئەمە دڵنیاییەوە لەبەرچی بەس ئەگەر لەسەر بەڕاستی داواکاریی زۆر ینی هینا منش شتێکت بۆ باسەکەم کاتی خۆی دکتۆر نەجمەدین محافظی یادی بەخێر بێ خوا عەفوشیکە محافظی ئەم شارە بوو ئەندامی مەکتەبی سیاسیەکێتی بوو برادرانی پارتی ورچیان بە لیستەکەی کوردستان گەروتیان کاکە نابێ ئەم برادرە دەبێت سەرۆکی لەست بێت قبولمان نەکرد ئەوە بۆ ئەوان لیستی بەزیاد دابەزیتین بەزیاد دابەزیتن دوای ئەو شینەی کە پارتی بۆ دکتۆر نەجمەدین کرد یەکێتی ئەو شینی بۆ ناکرد ئەزانی مشکلێ ئەمە بەڕاستی کێ ناڵێ مەسەڵەن بۆ نمونە ئێستا پارتی پێداگری بکە لەسەر دەموچاوێک کە ئێوە کۆک نەبن لە سەرلابردننی دوای یەکێتی شین بۆ دەموچاو بکە ئەمە شەبێت ئەوە شەبێت کاکشەخ بەس لەسەر ئاستی سیاسی ئەم دەمارگیریە هەیە کە بە هەر نرخێک بووە نەیاڵن کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا بکرێ یا لەسەر ئاستی عەشایریش ئەم دەمارگیریە لە ناو عەرەبەکان نابین وەکو مەجلیسی عەشایری کەرکووک لەلایەن عەرەبەکانەوە وە لە هەمان کاتدا کۆمەڵێ عەشیرەت و کۆمەڵێ وەچی سەرۆک عەشیرەتی دیار و کاریگەر لە ناو کەرکووکە هەیەوە ئێوە ڕۆڵ و کاریگەریتان چی بووە بۆ فشاردانان ئەو فشاری کە کاکە مەلا جوان فەرمووی هەموو تاکێک بە فشار ئەتوانێ کوردایەتی زیاتر شەڕ بکاتەوە لە بەرژەوەندی کورد ئیش بکە گروپە عەشایریە کوردیەکان چه فشارێکیان لەسەر پارتی وەکێتی هەبووە نادیدانە بە هەموو شتێڵن سەمعنا واتعنا یا عەشایرەکان قسەیان هەیە
سەرەتا کاگرنج من ببوورە درەنگی ژاتمە ناگوێ برام من بەسپاسەوە لە ماوەی مانگێکە جنابتان توانیتەن دوو بەرنامە لە کەرکووک ڕێکخەنەوە مای سپاسەوە و مای دەستخۆشی بۆ جنابتان ئەوە بەسڵانجە گەن ڕوودا و بەردەوام لە کەرکووکە نه باسی جناب دەکەم باسی بەجەم کەناڵی ڕوودا و هەموو کاتێک لەگەڵمانە بۆ لەسەر هەموو ئاستا بابەتەکانم بابەتی من پێم خۆشە باسی شارعی کەرکووکت بۆ بکەم ئەگە مەجاری ئەوم بیتێ و دەفرەتم بیتە برادەکان هەموو باسیشتی جوانیان کرد و باشیشتی چاشان کرد بەڵام ئەوەی ئێمە لە خەڵکان نێزیکن لە جادی کەرکووکە نزیکین سەرکردەکان و بەرپرسەکان زۆر نزیک نین ئەوەی ئێمە تێکەڵین لەگەڵ خەڵکانی منیش بە بێدەنگدا نیشم حەزم لە قسەی شەقامی کەرکووک من باسی ئەوەت بۆ بکەم لە دوای 2023 تاکو 2017 هەردوو حزب سیاسەکە هەردوو حزبەکان هەموو حزبەکان بکە باسەکە بەس بە تایبەت پارتی و یەکێتی کە باسیارەکەین دەورێکی ئەساسیان هەبوو لەناو جادەی کەرکووشە باشە بەڵام سەرکەوتوو نەبوون کە بگەنە نەتیجەیەک خەڵکی پێڕازی بکرێتن ئەو هەموو کێشە و ئەو هەموو ئازار و ئەشکەنجێک کە بینیمان لە هەردوو حزبەکە هەرچەند حزبی خۆمان کاکەمە پشتی خۆمان واقعەکەیە کاگرنج خەڵکی کەرکووک پەیوەستن بە دوو حزبی ئەساسی و هەرچەند چەند حزبی کەشەیە پەیوەستن بە دوو حزبی ئەساسی وش حزبی دیموکرات پارتی دیموکراتی کوردستان و یەکی نیشتمانی کوردستان بمانوێت نەمانوێت وەزنەکان لە کەرکووک قابلە بە زیاد و کەمی لەبەرەوەی فترەتی خەڵکی کەرکووک فترەتێکی لێخۆشبوونی هەیە کە من باسی ئەوت بۆ کەم ئەم هەشتانێکە بینیمە لەناو کەرکووکە لە دوای 2023 بۆ 2017 کە باسی ئەوت بۆ کەم لەناو کەرکووکە هەموو شتەکانمان وەلانە چاوەڕێ ئەو من لە دوای 2017ەوە بۆ ئەمڕۆ ئاسوویەکی تازە ڕوویایەکی تازەمە هاتە بەرچاو وتمان انتخاباتێکی تازە قسانەی مامۆستا قەڵایی و کاکەمەلا و مامۆستا تەیفورت بەدڵ بوو لەگەڵ کاک شێخ وەکو جێگری حزبی شوعی حەزەکەم زانی دڵنیا بە لەوەی هەمویان لینکیان بە سەرکردەکانی خۆیانەوە هەیە قسەکانیان بە مجەڕەدی تەحلیل نین معلومەشە وەکو کەرکووکیەک ئەم قسانت بەدڵ بوو یا باسیگەرانتری حزباتەکان ناکەم باسی مجامەرەتی حزباتەکە مە قسەکانی کاک عەلی لەگەڵ ڕێز بۆ هەمولایەکە قسەکانی کاک عەلی 100% تەواوە بۆچی گەڕە 100% تەواوە ئەو داتایی کە ئەو باسیەکات بە حەقیقەت لە خەتەریاتایە کەرکووک لە خەتەریاتە باشە بەس خۆڵکێتی چی بکەن بە خەڵک بڵێن با بناوتان زۆر بێ من وەکو خۆمە خەڵکی بزانە وەکو خۆمە خەڵکی کەرکووک لەگەڵ خەڵکە عشایرەکانە کە دانیشین کۆمەڵی مەشاکل ئەبێتن ئێمە سڵحی عشایرەکانەکەین کە سڵحەکانەکەین جوما لە دەنگی خەڵکە ئەزانین باسی چی ئەەکەین واللهی کاکە گیان ئەمڕۆ خەڵکی کەرکووک کە هەک چاوەڕی ئەو دەنگدانی ئەم جارەکە بوو بە حەماسێک و ڕویان ناسنۆقەکانەوە بەڵکوتە چارەسەرێک بدۆزینەوە ئەو جاش نسبەکەمە بەدڵ نەبوو ئێمە سەلمانمە کە خەڵکی کەرکووک خەڵکێکی کەرکووک کە شارێکی کوردستانی و سەلمانمە بۆ هەموو ڕێیانمان سەلمان بەڵام کاگەڕنج من مەقسەد دیێر کە باسی ئەم تاوەزنانە ئەەکەم کاکەجە خەڵکی کەرکووک بە ئازارە خەڵکی کەرکووک چاوەڕی ئەو من لە ماوەیەوە پرسیارەکەی منەوە بوو وتم زۆر جار عشایر عەرەبەکان ڕۆڵیان هەیە کاریگەریان هەیە لەسەر ئەندامانی ئەنجومەن لەسەر کۆکردنەوەی دەنگ لەسەر فشاردانان بۆ ڕموزی لایەنەکان ئێوە چه ڕۆڵ و کاریگەریەکتان هەیە ڕۆڵی ئێمە چون ئێمە لە هەموو عشیرەتەکان ئێمە لە هەموو کۆبوونەوەکانە هەموو کاتێ لەگەڵ هەموو حزبەکانە کە قسەشمان کرد و باسمان کرد و باسێک ڕیزیمان کردووە ئەوە قەڵاکە ڕەمزی کووردە ڕەمزی کەرکووکە کە یەکێکە لە شوێنەوارە مێژوویە جیهانیەکان بینیوتە ئەوەتانە وێرانەیەک نییە وێرانێ بێگومان ئەخەمە چیت بەرەمە گلەکانی خەڵکە لەبەرەوەی لە منتیقەی کوردیە باشە جب من هەروکە ئەرزم کردی کاکە و گلەکانی خەڵکە و گلی جادەی کەرکووکە باشە ئێوە ڕۆڵ و کاریگەریتان چییە کاکە ڕۆڵ و کاری فشارێکتان کردووە هەموو کەسێ بەشی خۆی مەسئولیەت شاری ئێمە فشارێکی تەوعیە بووە فشارێکی تەوعیە بووە لەگەڵ خەڵکەکانە باشە ئەمڕۆ دەوری ئێمە خەڵکی عشاری کەرکووک ئەو کە لە کاتی دەنگداژاری دەنگ بدرێت چوونە لای سەرۆکی شارەوانی بڵێن ئەرێکا کەم جادانە بۆ تاریکە ئەزای بۆش ئەو مەجارەوە لە کۆبەتەوە بۆ لە ناوچە عەرەبی وانە ئەو مەجاران ئەو دەرفەتە نەدرا بە ئێمەیان وەلانە لەو بابەتەیە وەکو بەس عشایر ئێمە وەلانە باشە بۆچی وەرانە لەبەرەکە هەموو بۆچوونەکان سیاسیە کە بۆچوونەکان بە سیاست قوربانە بەم ئێوە خەڵکن ئێوە خەڵکتان لەگەڵا یان خەڵکتان لەگەڵ نیە یان ئەگەر عشایرن و خەڵکتان لەگەڵ ئەتوان ڕۆڵتان هەبێ خەڵکی کەرکووک پەیوەستە بە عشایرەوە
ئەی باشە بۆ ڕۆڵتان نییە بۆ ناچن بڵێن کاکە بۆ عشاعری عەرەبیە توانێ بۆ ئێوە ناتوان کردومانە زۆرمان کردووە ئەزای ماخە کە باسی هەرچی پرۆژەیە لەم ناوچە کوردیانە ڕاوەستا ئەرێوانیە بێگومان یەکەم مشکلە کە ئێمە هەموو جارە باسمان کرد بێتن کاکەجان ڕۆڵی ئێمە محافزمان بۆ چییە خۆمە بەسمانەوە نیە دانێ بنێرین تەقاعودی بۆ بڕینەوە مەعاشێکی باش وەرگرە ئێمە شینی کوور دەکەین کاگەڕنج ئەمڕۆ کەم باسی خراس قسەی تو جوان محافزەکە خۆکو حاڵەتی وەزیفەیەکەوە مەعاشی خۆی وەرگرتن بەڵام ئەگە دەوری نەبێت و ڕۆڵی نەبێت من ناڵم خەتای تۆ باشە من بەس مەبەستمەوەیە نەسیجی کۆمەلگای کوردی عشاعر ڕۆڵی تایەیە بێگومان ڕۆڵی تا بێگومان دانیشتیشمانە گەڵانە کردوونە کۆمەڵەوە ئەتوان من ئەمڕۆشیرەتی زەنگەنە و تاڵیبان نەتوانێ ساداتی پیرخدریەتوان هەمووتانەتوان ڕۆڵمانە هەبووە لەگەڵ هەموو داگەشتمان کردووە وڵی لەگەڵ بەرپرسەکان دانیشتمان کرد من دوێنێ پێرە خۆم لە بەغام لەگەڵ دکتۆر شاخەوانە دانیشتم کۆمەڵی باسی کێشەشتومان کرد لەگەڵ ئەوانشە باسمان کردو لەگەڵ لەم ماوەیە نامێکمان نردووە بۆ کاک پاڤڵ چاپێکوتی لەگەڵا بکە هەمان کێشەکان نەقڵکەین بۆرەی بۆ ئەو شوێنانە ینی دایمەن ئێمە نەوەستاوین یعنی فشارتان لەسەر پارتیوەکێتی هەر هەمووی معدل پەیوەندیمان لەگەڵا کردنەوە چ کاک علی ئاگەی دەبێت لەو بابەتانێمە بە پەیوەندیمان لەگەڵا کردن بەنامە بۆمان نردوون بە قسەشون پەیوەندیمان لەگەڵا کردووە شێخ هەرچەندە ئەزانم حزبی شوعی زۆر خەباتی مەدەنیە کاولەوانێ زۆر کۆک نەبی کە نەسیجی کۆمەلگای کوردیەمە کۆمەلگایەکی عشاعیری بە بەڵام پێ دوانیە عشاعیرەکانیش دەتوان ڕۆڵیان هەبێت لەم مەسەلانە وەکو خۆتەزانی لە مجتمعی مەدەنیە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی نوێنەرایەتی کۆمەلگاکەن بەڵام لای خۆمانی تر پێکاتەکەوە ڕێکخراوی مجتمعی مەدەنی هەیە و ڕێکخراوی عشاعیریش هەیە ئەمانەتوان چ ڕۆڵێکیان هەبێت لە ڕاستیدا ئەگەر ئێمە باسی مێژوو بکەین لە ڕووی عشرەت و ڕۆڵی عشرەتەوە ئەوەی کە بە فتر هەبووە کە لە ڕابردووە هەبووە ئەو عشرەتێک بووە ئەتوانم بڵێم ینی سابتی کۆمەلگا مستەفا کەمال لەڵێ زۆر نەتەوەمان توانەوە بەڵام کورد نەتوایەوە لەبەرەوەی عشیرەتیان هەبوو بەڵام ئەو عشرەتانە ئێستا دروستەکەن حیزبین ینی حزب دروستێکە ینی بەڕاستی کارتۆنین ینی ڕئیس عشرەتی ئەساسی نییە بەس هەندێک ئەسیلیش ماوە هەندێک ئەسیل ماوە بەڵام بەو شقڵی جارانی ئێستا حزب دەوری هەیە مەسەر باوڵ ئێستا لە عێراقا مەجلس عشاری مەسەن ئەو عێراقیەوە حزب لە پشتێوە عشیرەتی ئێستا بێ ئومێدی لەوەی بتوان فشار بکەن زانی چۆنە ینی عشرەت من ناڵێم ینی دەوری نییە لە کۆمەلگایە بەڕاستی مجتمعی ئێمە تا ئێستا نەچۆتە مجتمعێکی مەدەنی و حەزاریەوە تا ئێمە بڕوامان بەوە هەبێ کە لە ڕێگای قانون و یاساوانە بەشێک لە کێشەکانی ئێمە بەشێک ئەچێتە لای عشایر ینی بەڕاستی و ئەوانش دەوریان بینیەوە بەشێک لەوانە چارەسەری کێشیان کردو جێگای دەستخۆشیە بەڵام لە ڕاستی ئەمە گەر باسی مجتمعی مەدەنی بکەین باسی لە حەزارەت بکەین ئێمە پێویستمان بە یاسا هەیە پێویستمان بە قانون هەیە پێویستمان مجتمعی مەدەنی هەیە پێویستمان ئەوانە ڕۆڵ ببینین بەڕاستی ئێستا هەستەکەی ڕۆڵی منەظەماتی مجتمعی مەدەنی لاوازەکرێ یعنی عشرەت دێتە پێشەوە ینی ئەوێ دەور ببین باشە ئەم هەردووکیمان پێویستە ئێمە بۆم قۆناقی ئێستا هەردووکیمان پێویستە باشە من ناڵێم عشرەت هەبێ یعنی ڕەفزی کە یا شێخ سەر ڕای زانیاریەکانی خۆت گوێت لەم میوانانم بوو الحەمدوللا هەموویان میوانی قوڵ و پڕزانیاری چ شتێکی تازەت بیست لەم دانیشتنە پێشووتر نەتبیست بوو وڵی هەمووی بیستوە لەبەرەوەی ئێمە بە بەردەوامی ئێمە لەم حیوارین لە بەڵام تۆ هەندێکیت بە سەراحەت پێ ناوتم پارتیەکان زیاتر پیانوتم لە کاتێکا من وامەزانی تۆ زیاتر شتم بۆ باسەکەی نازانم هەموو شتێکم و تەسەورەکەم ینی لەسەر خلافەکانی پارتیوێکێتی گەشتبینی بەوەی کە ئەم خلافانە بڕەوێتەوە نەخێر کۆتایی نایە خلافی بینیەکێت و نا لەسەر ئەم پرسە دیاری کرا نەخێر ینی تەسەور مەکە ئێستا بڵێن ینی من ئەسڵەن گەشتبین نیم بەوەی کە یەکێت تەسەورەکەی لە ئەنجامی ڕێکنەکەوتنی ئەوانە پۆستی پارێزگار لەدەست کورد بچێ احتیمالاتی زۆرە احتیمالی لە ساڵ چەندی احتیمالی هەیە لە نازان بڵێم لە سەتا چەند بەس احتیمالیە لە دەستی بدەین دوو ئێستا کاک ڕەنج ینی برادران باسییان کرد ینی ئێستا خۆ کەرکووک تەنها ئەجندای عێراقی نییە ئەجدای ئێرانی هەیە ئەجدای تورکی هەیە و ئەمانە چ ڕۆڵێکیان بەڵام کاکەمەلاوتی بەردەوام بەپێی ئەجندای دەرەکی بۆە کورد هەر کاکەمەلا بێ حیزبەکەی ڕۆژگار ڕویای حیزبەکەی بێ ڕۆژگار هەبوو ئەمریکیەکانی ژوایان وتووە بەڵام کورد بە قسەشی نەکردوون آخر باجەکەی ماداوە باجەکەی بەدەست کوردەوە چۆ بەدەست کوردەوە کاک ڕەنج کەرکووک سیرکە کەرکوو بەدەست کوردەوە بەڵام ئێمە بە درێژای ئەو ساڵانی کە کورد و کەرکووک بەدەست کوردەوە بووە ئەمە تاتەیفور باسی کردکاکە ینی ئێمە ئەوەندەی ڕویای ناشرینمان پێشەش کردەوە بە خەڵک ڕوایکی جوانمان پێش من پوتم لە سەرەتا لە بەرنامەکەوتم ئەمە دەرئەنجامە
تۆ یعنی گەرمەجال هەبێ من بچم ئەو ڕابردەوە ئەوانەی تر پرسیارە ئەوانەی تر نموزەجی سویسریان پێشکەش کردووە ڕاکان جبوریەوەوان من ناڵێم ئەسڵان قۆناغی دوای 16 ئۆکتۆبر قۆناغێکە بریتە لە تعریب بریتە لە داگیرکردن بریتە لە توانەوەی کوردیانی باز لەوە ناکەم ئەو قۆناغا سێرکە سێ قۆناغەیە لە کەرکووک قۆناغی دوای 2023 کە کورد لێرە دەسەڵاتیەوە قۆناغی 16 ئۆکتۆبر هەیە قۆناغی دوای هەڵبژاردنێ ئەم سێ قۆناغە پەیوەندیان بە یەکەوە هەیە داڕاوەی کورد حاڵی خراپە بەدەست تعریب و بەدەست حکمی ڕاکان جبوریەوە بەدەست نەجمەدین کەریمەوە وابوو وەکو ڕوئیای محافظێکی کورد نەخێر ئەزانی چۆنە ڕاکان یعنی وەکو عەرەبێکی شۆڤێنی مامەڵی لەگەڵ دۆخەکە کردووە دکتۆر نەجمەدین بەڕەحمەت بێ پیاوێک بووە دیفاعی لە قزەی کوردستانی کردووە دیفاعی لە شارەکە کردووە بەڵام من مەبەستەکەم لە چییە مەبەستەکەم سیرکە لێرە تەنا بریتینیە لە محافظ بریتێ لە حیزبی سیاسی ئەم شارە هەر لە سەرتاوە دوو دەستگای ئاسایشە بووە دوو تربیە هەبووە بیدایەت دوو نازانم چی هەبووە هەموو شتەکانمان بەڕوویای دوو حیزبی مامەڵەمان یاشەگیان ئێستا وەکو جێگری سکرتێری حەزبی شوعی کوردستان ئەو کوردە تامەزڕۆیانەی ڕەوینەوەی ئەم خلافانە گوێت لێگرن گرنگترین جملەی تۆ بۆ ئەوان چییە با جملە بێت وڵا بە تاکید یەک ریزی نیشتیمانیە پێویستە هەموو حیزبەکانی کەرکووک پێکەوە کۆ بنەوە و پاکێجێکی تایبەتیان هەیە بەسەر لە سەبارەت بە کەرکووک و ئەو پەرتەوازەیە لە کەرکووک بەسە یعنی پێویستە خەڵک ئاشکەنەوە خەڵکی عاجز و ئاشکەنەوە ئێستا خەڵک تووڕە بووە دوال بژاردن هاتووە سا جارێکی بەرەو تووڕەبوونی تریانە بینەوە گەرەوەوانە جێبەجێ نەکەین پێویستمان بە یەک ریزیە زۆر سپاس بینەرانی بەڕێز لەبەرەی ئەو گەنجانە قسەی تریان هەیە لێرە خوا حافیز من لە پۆرتال لەگەڵتان بەردەوامە بینەرانی بەڕێز و خۆشەویست جارێکی تر سڵاوتان لەبێت دیارە ئەوانیش قسەیان هەیە مایکەکە بە فەرموو براگیان تۆ هاتی بۆ لام پێش بەرنامەکەوت زۆرم لا دڵایە حەزەکەم ئەوەی ناو دڵە ببیستم کاکە ڕەنج ئێمە وەکو تۆ باسی وتت من هاتووم بۆی مەعاناتی ئەم شارە بزانم واقعی ئەم شارە ئاگام لێ بە ئاگا بم واقعی ئەم شارە ڕاستە هەموو لایەکان قسەی خۆیان کرد بەڵام من یەک شتێک لێرە وابزانام جارێکی تر لە بەرنمەیەکمە جەنابتم بینی باسی ئەوەت کرد هەمان کێشە بە دەبڵ مەعیار دوو پێوانەی جیاواز ئیدارەی ئەم شارە لەگەڵ کێشەیەکی دیاریکراوی زەوزار و ئەملاکە مامەڵەیان کردووە ئەوە چییە؟ کاکە ڕەنجەوە لە شاری بەغدایە بزات لە منطقەی دۆرە چل خانوو هەیە بە هەمان شێوە وەکوان ئێمە دروستکراون لە کەرکووک با بڵێن لە بەغداوان دروستکراون مانجی حوتی ساڵی پار 2023 داواکیان پێشکەش بە وەزیری نەوت کردووە بەخیلا سێ ڕۆژ وەڵامی داوەتەوە وەڵامی داوەتەوە کەشم لایە نووسێکشم لای پیشانشم لای پێش بەرنامەکە بەخیلا سێ ڕۆژ وەڵامی دراوەتەوە کە داواکە خۆی وەزیر داواکە ئەڵێ تەملیشکەم بۆیان ئایا لەم شارە بۆ تا ئێستا سەرکردایەتی کورد 21 ساڵ ئێمە کەرکووک ڕزگار کراوە با شۆت نمونەیەکی شۆراوت بۆ بهێن منە قازی محەممەد واز لەوانەیە بێن نەوروز قازی محەممەد وازیان لێ بێنە ئێمە 1500 ماڵی باوکم میساکان لە شۆراون 1500 خانوو ناوەکان نووسرا بۆ ڕەوانی بەغا کردن کە ئەمان تاپۆ بکرێن تا ئیساکانە 21 ساڵە بووبرا لە 2006 نێدرا 18 ساڵەکە 18 ساڵ تا ئیساکان نەگەڕاوەوە تاپۆ نەکراوتە ناویان سەی دەسەڵاتی کوردی کە ئاگای لە هیچ شتێک نییە بەڵام خۆیان بە سێ ڕۆژ تاپۆیەکەن بەڵام لێرە شۆ ئەڵێم واللهی مەحافزشمان کورد بێ ئیسفادە ناکەین چکەم لە مەحافزی کورد شاشتمان بینی ئیسفادەمان نەکرد ئیلا بە دوشتی تیا هەبێ یەکەم شت دڵسۆزی ئەم شارە بێ دووەم شت غیرەتی هەبێ ئینسان دایمەن بەم دوشتە ئەتوانی بگەی بە ئاماز والله هەم دوشتی تیانە بوو کاکە ڕەنج زۆر زەحمەتە هاوڵاتیشی کوردیش خۆزگایسە بەدە شوانێکەوە بێ لەگەڵ ڕێزم بۆ شوان والله باللهی جوانتر ئیباتە ڕێم شارە باشە چکە شوان دایمەن دڵسۆزە دڵسۆزی مەڕەکانێتی خۆیەوە الله كلكم راع وكلكم مسؤول عن خانمێکی تاقانە لێرەیەتەوە بم بەخشا دوای ئەوە مایکەکە تێمە فەرموو خوشکە بەخێرەوەی بەس نزیکی خەرەوە بە ساقا کەرکووک کاکڕەنج ئێمە وەکو خوێندکارانی ئەوانەی کە خەریجەکانی هەرمی کوردستانی بەڵام سەر بەدا ناوچە دابڕێراوەکانی کەرکووک و خانەقین و جەلەولا و شوێنانین ماوەی 3 ساڵە دامەزرانی ئێمە تاخیرکراوە دەستێک دەستیمان پێکرێت لە کاتێکە کێشەکەتان لە کەرکووکە لە هەرێم
نە لە هەرێمونە لە کەرکووکە لە بەغدادا لە بەغدادا بۆچی لە بەغدادا ئێمە بەبێ قانونی تەدەرجی طبی ساڵی 2000 ئەبێمە تەعین بکرین بەبێ مادەی 6 فەرعی جیمی ئەوە هەقە پامنێری ڕوودا و لە بەغدا بە دوواداچوون بۆ ئەو کێشەیە بکە تۆزە بۆم باس بکە بۆ ئەوەی کە لەوێ لێ پرسیینەوەتان بۆ بکە لە ڕاپۆرتەکانی ڕوودا کێشەکە ئەوەی ئێمە بە وەزیر ئەمری بۆ دەرکردوین بەڵام بەڕێز ماجد شنگالی کە ڕئیسی لیژنەی بیئی سەحی عێراقیە کە کێشەکانی ئێمە چێتە لای ئەویش کردینی بە 3 وەجبە 2 وەجبەمان تەعین کراوە وەجبەی 1 و 2 تەعین بوونە لە کاتێکە هەنێکش لە وەجبەی 2 ماوە بۆ پێی ئەوەی کە سەر بە پارێزگای کەرکووک نییە نفوسەکان ئەمری ئیدارەکان ڕاگیراوە ناتوانن باشەڕەکەن ئەمە وەجبەی 2مان وەجبەی 3مان هەتا ئێستا ماوەی 2 ساڵانە ئەمڕۆ بەیانی ئیشتان بۆ کرێ موافقەی مالیتان بۆ کرێ هەتا ئێستا هیچمان بۆ نەکراوە بە دیاریکراوی ئەمە ئەگەر پامنێری ڕووداوی پامنێری ڕوودا و لە بەغدا گوێی لێبێ بە دیاریکراوی ئەبێ تعقیبی ئەم کێشە بکە لەکوێ لە وەزارەتی سەحە وەزارەتی مالیە کێشەکە لەوەیە لە ژێردەستی دکتۆر ماجد شنگالی وەزارەتی دارایی بەڵێ هەڵەن ئەم هەفتەنە ئەم هەفتەی کێشەکەتان ئەچێتە وەزارەتی مالیە و موافقەتان بۆ کرا و ئەمرەکەتان دەرچێت تەنها ئیمزایەکی مالیە ماوە کە ئەچی پرسیارێکی ئەچیتە وەزارەت ئەڵەن ئێوە بڕۆن هیچتان بۆ ناکرێت ئێوە کورتن بۆ ئەولاتەوە بەس ئامرازی پەیوەندەکانە کوردیە وەزارەتی مالیە و وەزارەتی ئەوەنە ئەچینە بەغا ئەوەنە ئەچینە بەغا من خۆم ئەمانەمان هەمووی بە کوردی هەیە هەروەڵام من شخصی خۆم چوومە ئیستماری ئەلکترۆنیەکەم پڕ کردوێتەوە لەگەڵ هەموو خوێندکارەکانە پرسیارم کردووە ناوم هەبووە دواتر چەند مانگێ تێپەڕی وتوانە ناوی تۆ سڕاوەتەوە بە فایلی دەستی خۆم بردومەتە ناو وەزارەت دام ناوە فایلەکەمان ڕانەوە فڕێمیانداوە بۆچی ئێمە کوردین ئێمە کەرکووکین بۆیە دەست خۆش بە قوربان هەر بشیت خۆشم جارجار وەکو تۆم لێ هەر وشە عەربی زۆر بەکارێنمە بێ خۆ تۆزە خۆم چاپ بکەم بەخوا هەرێمی ژوای لات وڵا کاکڕانج من هەرێمی ژوای لاتوە چەند تێبنێکی بچووکم لەسەر گفتوگانێ و بەڕێزانە هەیە وەکو گەنجێک لەم شارە پێم خۆش و ئەوە باسکەم کە ئەم حزبانە وایان کردووە گەنجی ئەم شارە بتمانەی نەماوە من لە کاتی هەڵبژاردنەکانش چاوپێکردن لەگەڵ گەوتم جارە بڕۆن خەڵک گاشکەنەوە ئەنجا هەوڵدەن ئێوە بانگەشی هەڵبژاردنکەن لە پێش هەڵبژاردن هەردوو حزبی دەسەڵاتدار هاتن کۆمەڵی پرۆژیان لە گەڕەکە کوردەکان کرد هەر ڕۆژی دوای هەڵبژاردن لەو ڕۆژۆ نەچونەتەوە هە پرۆژەکە وەکو چی وەکو قیتاوکردی وەکو سەبکردنی هەنێک گەڕێک لە ڕەحیماوە هەنێک کۆڵان هەنێ کۆمەڵێ پرۆژە هەیە لەوانەیە دەستگاکان ڕاستیفەکانیان داناوە دوای هەنێک کۆڵانێک کردو لە نیوەی کۆڵانەکە بەیانەتی خابوو ئەو کۆڵانە تاوا نەکراوەتەوە زۆر بە ڕوونی باشکرایی دیار ئەتوانن حەزەکەی خۆم بە ئێستا کاگەردی کە ڕەفیقمە لەگەڵ مەبم بۆ کۆڵانەکان کە بەجێیان هێشتووە باشە کاکە مەلا ئەوە عیبە بۆ حیزبی کوردی واناکە عەلی قەڵایی تخوا بێ لە هەڵبژاردنا دەستکەی بە پرۆژێ دوای هەڵبژاردن نەچیتەوە بەلای تەواوی دیفاع نەبێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان لەم شارە دیفاع نەبێ ئەمە قسەم بۆ دیفاعکردن نییە ڕاستە من کادریە و حیزبم شانازیش پێکەم کە یەکێتیم بەڵام یەک شتێکەیە ئەو پرۆژانەی کە لە محافەزە کەنالن بۆ منطقەی متەجاوزە و پێڵن متەجاوزی پێڵن ئەوەی کە یەکێتی کردوێتی بۆ گەڕەکە ئەو گەڕەکانی کە لەو فتریا لەم 3 ساڵ چەند ساڵیا کە کردێتی لە هیچ شوێنێ نەکراوە ئەو زۆریان بەڵام گەڕەکان گەلێ زۆرن گەڕەکان زۆر زۆر لە بە دیاریکراوی تخوا بۆی باس بکە ئەو باسی ئەوە ناکایەکێتی هیچی نەکردووە بەڵام لە هەڵبژاردنە خۆنەیشی وتو ئەمە یەکێتی یا پارتی ئەڵێ لە هەڵبژاردننا هاتوون هەر چەنە تاکید بەزێکێت و پارتی پارەی پێێتی خۆ حیزبی شوێنێ بەخوا ئەوەی هەڵبژاردنەکەی شێتی کردوێتی حزبیکە شێر هاتووە کە منەوەتان بۆکەم چیان کردووە چەندیان تەواو کردووە ئەمە بەرپرسانی ڕنج باوەڕکە ینی 100 مەتریان کردووە 20 مەتری ماوە بەجیان هێشتووە یعنی حەزەکەی بەیانی خۆم پامێرەکە تا منێرە تا لە گەڕەکانی ئێوە لە کەرکک ڕوخساری یەکێتین ئەوە قوبوڵەکرێ بۆتان بۆ هەڵ بەدڵنیایی تەواوێکن نابەتاکی دەبێت تاوا بێت نابێتەوە راپۆرتە نووسی لە سەری بۆ حەزبەدڵنیایی بۆ چی هەر زۆر ئاسانە بۆێمەوە ئەوڵێ چاکێکێ ئیشاڵە لە سەقسەکانی و بەڕێزەوتی چاکیان نەکرد لە بەرنامەی ئایندەیە باسێک ئەڵێ دەنگدان بەنەتەوەی وڵا کاکڕەنج ئەڵێ دەنگدان بەێ ڕاستە دەنگدان بەتەوە بەس من ئەوەکو گەنجێکە لەم شارە بوومە دەنگدان بەنەتەوەنێ دەنگدان بە پرۆژەیە دکتۆر نەجمەدین بۆ نمونە کرد لە کاتی دکتۆر نەجمەدینە ڕۆحی شاد بێ لە حەویجەر زۆرترین دەنجێناوە کرد لە مەتیقە تورکمانەکە زۆرترین دەنجێناوە ئەوە نییە بڵێن ئێمە زۆر ئەومان پێودرا دەنگدان بەنەتەوەی باسی ئەوە کریاڵی عەرەب مناڵی زۆرە بێ کورد بۆ نابێ کاکە کورد مناڵی بەچی بێکەم وچینی کورد مناڵی بەچی بێنی عەرزەکەی داگیرەکە دەنگیەنا
بڵین وەکو نوێنەری نەتەوەی کورد کاکە تۆ پرۆژت نەبووە ئەی بۆ ئێستا کورد دەنگنیانێ لەوێ کاک وانێ تۆ پرۆژەی هەبوو کاک دکتۆر نەزمەدین ئیشی کرد بوو بۆیە کاکە خەڵک دەنجی پێدا پاشان باسی ئەوەی کرد کە ئاڵێ عەرەب مناڵی زۆرە بێ و کورد بۆ نابێ وەڵا ڕاستە کاکە کورد موچەینی عەرەب عەرزە داگیرەکە عەرزی هەیە تۆ کابرای عادەتەن عەشایەر و دێیەکە مناڵیان زۆرە بێ کابرا عەرزەکەی لێ چەندراوە دە ناتوانێت درەو بکە ئەی مناڵ بەچی بێنێ مناڵ بەچی بەخێوکە ئەسڵ وایە یانە بۆیە دەستخۆش تا لێگەم دووارە سپاس یەک شتێکیکەیە بوو برە کاک نەستخوا من گەنجێ بووم لە خۆ پیشاندانەکان شەید هاوکە لە تەریش من شەید کرا شەید هاوکە تەریم شەید کرا ڕۆحی شاد بێت قەناعەتە کەسیش پێی نەوتم کە بەشداری ئەو خۆ پیشاندانە بکە خۆم ڕۆشتم ئێستا گەیشتمەتەوە قەناعەتە ئەگەری چێتی و پارتی ئەوم حزبانە ڕێک نەکەون جارێکی تر محافظ دانەنین محافظێکی کورد لەم شارە دانەدرێت قەناعەتم وانێ بتوانم چاکە لەم شارە بم بەجێ هێڵم ئەسمەوە شارەکانی کە یعنی مە کارە ساتە بەڕاستی هیوادارم ئەوە بەرپرسە باڵەکان یەکێتی و پارتی گوێی لەبێ مامەستا ڕەنگە ئەوە هەڕێی و گەنجە نەبێ خەڵک زۆر بێ ومێدە بێ گەر محافظ لە دەست کورد بچێوە نیە بەتاکید لە دەست کورد بچێت ینی ڕاستیە بە کارەسات ئەگەر کورد محافزی نەبی لە کەرکووک لە ناو ناخی هەموو تاچێکی کووردا پارێزگاری خەوتووە ینی وا غەرز کراوەتە مێشی هەموو تاچی واغمان کردووە کە ئەم جارە پارێزگار کورد نەبێت گەورەتی شکست و نەکسا لە کاتێکە ئەمە بۆ مێژوو ئەڵێم لە کاتێکە دەسەڵاتەکانی ڕئیسی مەجلیسی مەحافظە باشتێکە لە مەحافظ بۆ ئاگاداریتان ئەگەر لە ڕووی میهەنیەوە سێری کەین ڕئیسی مەجلیسی مەحافظە باشتێکە بەڵام ئێمە وامان کردووە لە بەروی دایمەن بینیمانە ڕئیسی مەجلیسی ڕئیسی بڵین ڕئیسی حکمی بڵین چێ لە سەروی ڕئیسی دارەکە بێت ڕئیسە تەنفیزەکان دائیمەن دەسەڵاتەکانیان واڵایە یعنی تۆڵی کورد شەڕی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بکاترا لە ڕووی کاک ڕنج لە ڕووی ئەمە بۆ هین نییە ئەمە قسەیەک ئەمە ڕێی خۆمە ڕێی حزب نییە نانە ئەمە ڕێی نییە تۆ باسی سەلاحێتەکەی من بۆ خۆم بەپێی سەلاحێتەکە یعنی تۆ پێ دوایە ئەگەر ئێمە شەڕی خزمەتگوزاری و خەدەمات و غەدر نەکردن لە کورد و زەوزاری کوردەکەن ئەنجومەنی پارێزگا ڕئیسی مەجلیس مویمە کاک ڕنج هەموو لە دوایەوە بۆ کێ بێ بەپێ ئەم یاسایە کاک ڕنج بەپێی ئەم یاسای ئەنجومەنی مەحافەزاتە دەسەڵاتی زۆر باشی هەیە هیچ خزمەتگوزاریەک ناچێت بۆ هیچ گەڕێکێک بەبێ موافقەی ئەو مەجلیسە هیچ مدیرە عامێک دانانرێ بەبێ موافقەی ئەو مەجلیسە هەرچی شت هەیە تەنها سەلاحێتی ئەوەی نیە ڕئیسی جامیعە دابنێ تەنها لە کەرکووکە سەلاحێتی ئەوەی ڕئیس دووە لایەنێکی دیاریکراو هەیە ئێستا لە پارێزگار زیاتر تەماحی لە سەرۆکی ئەنجومەنی پارێزگا بێ خۆی مشیلەکە ئەو لەوەیە کاک ڕنج ئەم دەسەڵاتی تەنفیزیە لە منطقەی شەرق و شەرقی ئەوسەتا ئەمەنە دەسەڵاتی هەیە ئەمەنەش دەسەڵات لە حەدی خۆی دەسەڵات زیاتر بەکارهێنێت هەموو فۆکسی کردە سەر ئەوە بەڵام لە ڕاستیە لە ڕۆقانونیەکەیەوە ئەگەر هەرسەنگانێکی وردی بۆ بکەن پێم وابێت لەنە کاک شێخوان موافق لەگەڵ ڕئیسی مەجلیسی مەحافەزە مەجلیسەکە لایەنێکی دیاریکراو هەیە شەڕی ئەوە بکە نەخێر هەموو داوای مەحافەزەکە بە دەلیلی چی بە دەلیلی ئەوە ئێمەی کوردین داواکەین ئەوە عەرەب داوا بەڵام قانونیان سەرۆکی ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتی زیاترە ئەی سەرۆک ئەی ڕئیسی وەحدەی ئیداری واتە پارێزگار ناتوانێت عەرقەڵی بۆ دروست بکە نەخێر ئەزانین چۆنە کاک ڕنج مەحافظ یەک هەنگاوێ ناتوانێت ئەگەر بێت و مخالف بە قانونەکە گە مخالف بێت مەجلیس بانجەکات بە تایبەتی ئەگەر تۆ زۆرینەی ناو مەجلیس بانجیەکەی مەحاسبەیەکە یەک هەنگاوێ ناتوانێت بچێتە پێشەوە دەستخۆش فەرموو سپاس بۆ بەرنامەی لەگەڵ ڕنج من ئەمەوێ یەک حەقیقەتێک زۆر بە کورتی باز بکەم حەقیقەتی یەکێتی و پارتی لەم شارە خلاف نییە لەسەر پۆستی پارێزگای کەرکووک حەقیقەتەکەیان ئەوەیە لەسەر بۆیەکردنی شۆستەیەک ئەمان خلافیان هەیە لەسەر دانانی بەڕێوەبەری بەشێک خلافیان هەیە ئەمە بۆ نمونەی هێنیتەوە هەر بەڕاستی لەسەر بۆی شۆستە خلاف بووە ئەوە لەیلانە نزیکترین شارۆچکەی لە کەرکووک بۆ یاغی زرد کراوە لە خوارەوە لەسەرەوەی سەوز کراوە کە خلاف یەکێتی و پارتیە هەرێکی و داوای ڕەنگێکەکەن لەسەر دانانی بەڕێوەبەری قوتابخانەیەک خلافیان هەیە ئەگەر ئەو مەکتەبەی تەکمان ئەو قوتابخانەی تەکمان کە قازی محەممەدە ئەگەر مدیرەکەی یەکێتی بێ ئەبێت دەوامەکەی تری پارتی بێ لەسەر دانانی بەڕێوەبەری فەرمانگەیەک کێشەیان هەیە کێشەیان لەسەر هەموو ئەو پۆستانە هەیە کە لەم شارە هەیە یەکێتی و پارتی ئێمە بەیاننامەکانیمان لەبەر کردووە بەڵێنەکانیانمان لەبەر کردووە ئەوانەی کە ئەوان ئەیڵێن دووبارە و سێبارە و سەدبارەیە ئەو بەڵێنانەی کە لە هەڵبژاردنەکان ئایدەن هەموویمان لەبەر کردووە ئەزانین 100% ئەزانین جێبەجێ ناکرێت بۆیە ئەگەر ئەم جارە فریای خۆیان نەکەون بۆ هەڵبژاردننی داهاتوو خەڵک فریای خۆیەکەوێ باوەڕیان پێ ناکاتەوە
ببورن. خاڵۆ گیان بەخێر بێت. دۆسپاس. فەرموو قوربان. ئەم کاتەی بینەرانی تەلەڤیزیۆنی ڕوودا و باش. سەرەتا ئێمە ئەم شاری کە تایەژین پێویستیمان بە پیاوی قارەمان لە مێژووە پیاوی وەک عەلی عەسکەریمان لەناو ئەم خاسەیە بە تاق تەنیاوەتەوە لە پشتمانەوەیە بە تاق تەنیا ڕوحی شاد بێ لە سەر ناحەقی لەسەر کورد دەستی بەرزەوە کردو و هەموو حکوومەتی عێراق پێی نەوێست نەوەیراوە. دووەم پیاوی وەک مامەڕیشەمان هەیە و لە تاریخ شادیارە خەڵکی تری شاهدمان هەیە شەهیدی زۆر لە پارتی مەسەرەن شەهید دەرپەمان هەیە ئەمانە ڕۆڵی ئەم شارن. ئێستا ئێمە بەڵێ لە بێنازیە بیر لە پارتیزانیەکەیتەوە دیسان نەخێر ئێمە لە بێنازی نییە ئێمە وەرەی خۆمان نڕخێنین بە هەنێ شت کە ڕووی داوە هەنێ شت هەیە ڕاستە ئەمە ژیانە ڕەنگە ئەوان بربەرەکانی ئێمە هەوڵەدەن بەڵام ئێمە نابێ وەرەی خۆمان بڕوخین بە هەنێ شت بێنین بۆ بەرر بۆ خۆمان بێنینەوە وەڵای ئێمە وامان گوڵ ئەوان واکەن و ئەوان نەوە زیادەکەن هەموو شتێک بەرامبەرەکەی هەیە بۆ ئێمە ئەوان نەوە زیادەکەن بەڵام ئێمە یاسامان هەیە یاسای مادەی 140مان هەیە نابێ لێ بێدەبین بە زۆری و کەمی نییە وەنیە نەخێر بە زۆری و کەمی نییە ئێمە بەڵێ ئێمە زۆری نیشین بەڵام مادەکان و یاساکان دەستورەکانی زۆری لە ساڵح ئێمەیە ئێمە مادەی 140 خۆمان لێ بێخەبەر کردووە بەڵام شتێکە چارەسەری زۆر مەسەلەی کەرکووکەکە ماوەی پێشوو هەنێک کورد مەبینی لە خۆیەوە جملەی فڕێایی و مادەی 140 مرد با بە تۆ قوتی قانونەکە و مادەی 140 وەنیە ئێمە ئەوەی ئیسفادەمان کردوێت لە درێژایی مێژۆکەمانە مادەی 140 لە درێژەی مێژۆکەمانە ئەوەی کە لە ساڵەکانی هەفتە شتێکمان بەسەرکردەکانی کورد بۆ ئەوەی کە ئاور لە مادەی 140 بنەوە لە ئێستاە چونکە با پێت بڵێ مەگەر گۆڕانی دیمۆگرافی دروست بکەن بە فشار مادەی 140 لە قازانجی کورد نامێنێ وانە ئێوە کۆکنی هەمووتان لەسەرەوە ئێمە لێرەوە داواکەین لە سەرکردەکانی کورد پارتی یەکێتی هەموو حیزبەکانی ترێش دوای ئەوە لە هەموو نەتەوەکەمان لە هەموو خەڵکی شارەکەشمان بە هەر شێوەیە بێدەبار هەنگاوێک بێ ئیش بکەین بۆ مادەی 140 مادەی 140 چارەسەری زۆر مەزۆری ئێماکە بە قۆناغەکانیەوە قۆناغ بە قۆناغ هەموو لە ساڵحی ئێمەیە دوایەوە ئێمە من لێرەوە داوا لە هەموو سەرکردایەتی سیاسی کوردەکەم بێنەوە شارەکە بەسەر ڕاکردن لەم شارە و بە دوای بەرژەوەندی تایبەتی خۆیان ناو مناڵێن لە زانکۆیە و نازانسییان هەیە ئەوە تەواو پێویستە ئێمە تر قبولی نەکەین بەلای کەرکووکەکانەوە زۆر گرنگە ئەوەی کە لێرە پۆستی هەیە لە کەرکووکیش بژی ئێتر حیزبی وە حکومی بەلای من بەڕای من وایە پێویست وایە ئەوەی لە کەرکووکە لەگەڵ معاناتی منە نەژی هەر قبول نەکەم بێتەوە ئەم شارە هەر قبول نەکەم با ئەو گەنجەی تەنیشت وابزانم ئەوان ڕێکخراوێکی گەنجانیان هەیە وتی قسەم هەیە فەرموو زۆر سپاس دەکەم کاکرن بە خێراتن تاگەی بۆ شاری ئێمە وەکوا دیارە لە هەموو جیانە خۆجە زیاتر حەزەکەی باسی شەقامی کەرکووک بکەین لە هەموو جیهاندا ڕۆڵی گەنج زیاتر دیارە و گەنج بنەمایەکە بۆ داهاتوو ئێمە وەکو گەنجانی کەرکووک ئێستاکە وازمان لە سیاست هێناوە بەجددی لە سیاستش زۆر دڵمان شکاوە دەستمان کردو بە چالاکیەکان دەمانەوێت گەنجانی کەرکووک ئەڵەن زۆرترین چالاکی ڕۆشنبیری هی کووردە لە کەرکووک هی کووردە گەنجانی کورد ئێستاکە لە کەرکووک زۆر پێشکەوتون لە چالاکی ڕۆشنبیریەکانە بەڵام ئەمەیە ئەوە بخەمە ڕوو ئێستا ئێمەوەکو گەنجش کێشەمان هەیە تەنانەت کە ئەبینی ڕێکخراوێک لایەنێک دامیەکە بچێتە شوێنێک کە هی لایەنێکی کە بێ ڕێگەیان پێ نادەن چالاکیەکە بکرێت ئەلێمە سەر بە فلان ڕەنگە سەر بە فلان حزب ئەمە لە بینی کوردەکان وایە بەڵێ لە بینی کوردەکانە و خۆم زۆر بەسەرما هاتوو ئەو شتە یعنی ململانەی پارتیوەکێتی شۆڕ بۆتەوە بۆ ئاستی ڕێکخراوە گەنجانەکانیش بەڵێ تەنانەت دەستیان کردەوە بەسەر ڕێکخراوە گەنجانەکانیشدا یعنی بە تایبەت ئێمە هەندێک پلانمان هەیە ئەمانەوێت جێبەجێ بکەین نامانوێت برا عەرەبەکان و تورکمانەکان بیبن ئێمە وەکو گەنجی کورد هەمومان بێجیاوازی دەستمان خستۆتە دەستی یەک بەڵام ئێمە ڕێگریمان لێ دەکرێت ئەین لە هەندێک شوێنە ئەلی ئەمە سەر بە لایەنێکە ناتوانێت چالاکیەکەی بکە لە پای ئەوەش دایە مەوازمان لەو سیاست وشتانەی هێنا وەکو گەنج دەستمان خستۆتە دەستی یەک یعنی کاری زۆر جانمان ئێستا من ئەمڕۆ گەورەترین چالاکیم بەجێشتووە لە کەرکووک هاتوومە بۆ دیداری بەرنامەکەت بوو ئەوەی ئەو شتانە چارەسەر بکرێت لە کەرکووک بۆ نمونە شوێنە هی پارتی بێ ناڵێ گەنجی یەکێتی چالاکی تیا بکە و شوێنێکیشی یەکێتی بێ ناڵە گەنجی پارتی بەڵێ ئەو کێشەیەمان زۆر هەیە یعنی ئێمە ئەمانوێ تەنانەت ئەگەر تایتڵی بابەتەکە لەسەر کورد و کوردستانیش بێ بەڵێ بەتاکی دێمە ڕۆڵی گەنجی کەرکووک ئێستا بەس تەنها بۆ کورد کارەکەین ئێمە چالاکیمان بۆ ئەوەیە کە گەنجی کورد لە کەرکووکە ڕۆڵی کوردی ئەبینێت یعنی ئێمە نابینین بەرپرسێک بێت ئیشێکی جوان بک بە ناوی کوردەوە بە جلێکی کوردیەوە بەڵکو گەنجی کورد دەیکات
وەڵاو حەقە کاکەمەلا وەکو مەسئولی مەڵبەند وەکو جەنابەت وەکو کەسێکی دیار لە یەکێتیدا ڕۆڵت هەبێ با ئەم گەنجانەی تریش سپاس بۆم دەرفەتە ڕاستی من ومێت مەکرد کاربەدەستانی ئەم شارە لێرە موجود بوون ئایا بوو بمانتوانیا قسەکان بە گوێی خۆیانە بکەین و بتوانین ڕوبەڕوو بە خۆیان بڵین کە ئایا گیر و گرفتەکانی ئێمە چێ لەم شارەیان بەخوا بەرنامە نییە پێیان نەوترێ حەزەکەم زانی ئەندامانی ئەنجومەنی هەڵبژێررا و جارێەوە هەر کەس نایان بینێت وڵی ئێمە لە کاتی هەڵژاردنەکانی ڕۆژێ لەبان شقامیان بەڵام ئێستا ناتوانین لە هیچ کوێ دەستمان پێیان بگات جا بە من کاگڕنج باسی زوڵم و ستەم تۆش دەستە ناکەونەوانەی کە دەنگمان پێداون هەر نادۆزرێنەوە ماشەڵام با باسی ستەم و ناحەقیت بۆ بکەم دەرامبەر تاکو تاجی کورد کە لەم شارە لیانەکرا لە یەک سێکتەرێکەوە لە یەک لایەنێکەوە ئێمە لە سێکتەری بەشی تووبین باشە خەریجی بە شەتوبەکانی ساڵی 2020 کە لە هەرمی کوردستان تاومان کردو لە بەری کوردین 6 ئەندام پەرلەمانمان هەیە 22 ساڵ و 24 26 ساڵی ئێمە بە کۆلێژی دەرمانسازی و با بڵێ ئەسنان و بەشەکانی خوارەوە هەمووی چووە تەنەگەی خۆڵەوە لە بەرچاوی 6 ئەندام پەرلەمانی هەرێمی کوردستانە کە سەر بە کەرکووکن و با بڵێ لە بەغان بەپی ئەم هەوڵانی کەواتە ئێستا داومانە تا ئێستا کەوا لەگەڵیانە هەڵسوکەوتمان کردووە لە ماوەی 3 ساڵی ڕابردووە نەیانتوانیوە حەقێکی قانونی ئێمە دەستەبەر بکەن من باسی قانونت بووەکەم باشە ئەستا بە دیاریکراوی سەیریکە داوات لە فراکسیۆنەکانی ئەوێت چییە مادەم کێشەکەی ئێوە لای بە پەرلەمان چارەسەر کێشەکە ئێمە قانونیە کاکڕان بەپی قانونی ساڵی 2006 ئەبێ هەموو خەریجێکی بە شەتوبیەکان تعین بکرێ ئێمە 800 کەسین لە ساڵی 2020 کە تعین نەکراوین بۆهۆی کێشەی و مەشاکلی ناوخۆی عراق و دەرەجی وەزیفیمان بۆ نەماوە ئەم دەرەجە وەزیفیمان ئێمە کێشەکەمان قانون لێڕۆ قانونەوە بۆتان نییە لە کەرتی تایبەتی شکارکەن لە کەری تاربێت توانین کارکەین بەڵام ئێمە کە من 22 ساڵەما دۆ هەموو کەسێ وەکو من دامەزراوە بۆ دانەمەزرێن باشە 800 گەنج دانەمەزراوە 800 عیلا ئەم کارەساتی بەسەراتەوە بەجددی ئێمە بەس بۆ کوردەکان بەڵە من باسی یەک مەقطعەکەت بووەکەم دکتۆر شاخەوەڵمانێ جێگیری سەرروکی پەرلەمانە باش ئاگاداریم ئەم کەیسەیە لەگەڵ ماجد سنگالیە کە سەرروکی لەژنی پەرلەمانە لە سەحا من خۆم چوومەتە بەغا شخصیان بینیومە لە کەناڵەکەی ئێوە کە با بڵێ پایامنێرەکەتان هەڵکۆت عەزیز لە ڕوودا و داوای لێکردووە پرسیاری هەرمە کەسێت چەندجا بەڵەنی بەمانداوە تا ئێستا لەگەڵمانایە هاوکار بووە ئیشە جێبەجێ بکرێن هەڵکەوت لەگەڵتانە هەڵکەوت عەزیز و با بڵێ جەماعەتی نووسنگی دکتۆر شاخەوانیش هەتا وەکو ئێستا نەکراوە دکتۆر شاخەوان کە جێگیری سەرروکی پەرلەمانە گلێ و گازندەی لە هەرێمی کوردستانە کە ئێمە بەشی کێشەکان ماگەڕێتەوە لە هەرێمی کوردستان لە بەروی لێ تاومان کردووە کە نەیانتوانیوە ڕێژەکانی یەکەمەکان بنێرن هەموو یەکەمەکانی عراق تعین وەزیری خوێندنی باڵا دکتۆر ئارامە توانێت چیتان بۆ بکات لە وەختی خۆی ئەیتوانی بۆ مامکە ئیشەکە ئێمە پەراوێز کرد بۆ ئێمە ئێستا توان کتاب بکەن ئێستا ئێمە ناومان لەوەیە کتابمان لەوەیە هەموو شتێکمان جۆر بوو نردویانە هەموو شتێ ڕۆیوە ئێمە خەریجی 2020 کاکڕنج سێمانگیتر خەریجی 2020 تعینە بێ من 2 ساڵم فەوتا بە بەشاوی هەمووانەوە باشە ئێستا ئیشەکەمان لەکوێیە کێشەکە ئێمە لای وەزیری مال لێ لای تەیف سامیە باشە یعنی من سەرۆکۆمارێکم بۆ چییە بەشێک لەم بەڕێزانە لەگەڵ جەماعەتی پارتیوەکێتی کە سەرۆکۆمار و با بڵێ دەسەڵاتەکانی وەزیرەوەیتر لایەوە من سەرۆکۆمارێکم بۆ چێکە نەتوانم بیبینم کە نەتوانێت حەقێکی قانونی خۆم من داوای شتێکم نەکردووە کەوا ئەو بۆم بەجەت بکات کەوا هەوڵم بۆ بدە من باس حەقەکەم باس قانونەکەم بەپێی قانون کتابم لای هی تەیف سامی تۆ باسەکەی هەر هەرێمی کوردستان هەمووی گیری خوارد بەدەستەکانی کۆلێژی پزیشکی کاکڕنج با من باسەکە بەسمەوە بە کورد و عەرەبەوە ئەم تەیف سامی لە ساڵی 2022 کێشی دەرجە وەزیفەکانمان هەبوو 8000 ئەو هەموو خوێندکاران هەموو کەس ئاگادارە 8000 زیاد کرد بۆ عەرەبەکان بۆ جەماعەتی عێراق لەبەروی دەرجە وەزیفیان کە بوو 8000 زیاد کرد و ناتوانێت 800 کەس زیاد کە ئەمە بەچی کرا بە زەختی لایەنەکانی پەرلەمانەکانی عێراق و بە نەقابەکانی خۆیان کە پاڵپشتیان بوو ئەی بۆ پاڵپشتی پەرلەمان دەتوانێت لۆبیتان بۆ بکاو باش بەدوای کەیسەکانە بڕوانی سەرروکی لژنەی سەحا ماجد شنگاری لە پەرلەمان کە ڕاستەوخۆ ڕەبتی بە وەزیری سەحا و ناتوانانی ئیشەکەی بەجێبەجێ ئاو برا خۆشەویستە قات سپیا زۆر سپاس کاکڕەن سەرتا بەخێروی بۆ شارەکەی خۆر شاری کەرکووک کاکڕەن ئێمە حەزەکەم باسی ناوچەکەی خۆمانکەم تۆبزاوە ئێمە لە ماوەی ڕابردوودا کێشەی زەویزارمان هەیە بەڕاستی هەموو ڕابردوو سوپای عێراق هەروەها باشە تۆبزاوە لە بەرنمەکەی پێشوما باسیەوەیان کرد هەندێک ڕوفاتی ئەنفال دەرکەوتووە و بارانە و لێە ئەو قەزیەتی بەسەرات کەس بەدەمێەوە هات وڵی تا ئێستا شوێنوارمان هەیە بەڕێبەر شوێنوارمان تا ئێستا کەس بە بەدەنگە و قەزیەوە نهاتوو هەروەها ئێسک و پرسەکان تۆ خۆت بینی و تا ڕوفاتی ئەنفال
ئاو بارانە و دەریە نابێت لە تۆبزاوە کاگڕان سەدێ بەسەرەوە توا پامێکمەوە بیگەێنمی سەدێ بەسەر و پرسیاری تۆش منەمێ بڵێم ینی زەویزارەکانمان بەردەوام ناتوانین پرۆژەی لەسەر بکەین ئەمە سێمە گەنجانی سنوورەکە تەنانەت یاریگایەکمان نییە ناتوانین یاریگایەکمان یاری لەسەرکەین بۆ لەورەی کێشەی لەسەر زەویزارەکان ناتوانین لەسەری بکەین ئەو پرۆژەی کە لە تۆبزاوە نووس بیکەن بە مەشروعی سەکەنی بۆ ئەندامانی سوپا و لەسەر حسابی کوردەکان گەشتە چۆ بە خۆشحاڵی و بەسپاسی لایەنە کوردیەکانە حزبەکانەکەین ئەو پرۆژێ توانیمان ڕایگرین لەگەڵ هەواڵەکانمان لە سنوورەکە توانمان ڕایگرین بەڵام کێشەی سەرەکیمان ویسا شەقامی کوردی بێهیوای لە حزبە سیاسەکان بەڕاستی کاگڕاز یعنی سەمە وامالیاتوە دڵخۆشین کە سوکاری سەرکردە باڵەکانمان کۆچی دوایەکەن بۆ بینین لە شاشەکانەوە لە تەلەڤیزیۆنەکانەوە بینین کە بێکەوە کۆ بنەوە تروسکایەکی هیوامان بگەڕێتەوە بەڵام وەکو بینیمان لە ماوەی ڕابردووی پارتی وەکێتی بەتەنیا کۆبوونەوەک هەموو معادلەکانی گۆڕی یعنی پێم سەیری سەمە لە پاڵ قەڵای کەرکووکە لێرە دانیشتوین هەموو پیاوە بەڕێزە لێرە هەواڵە بەڕێزا لێرە دانیشتوینە گفتوگویەکی سیاسیانە گفتوگویەکن سەبارەت بە کێشەکانی کەرکووک لە کۆتایەگەین بە خاڵێکی هاوبەش توانین پێچوانێکینەوە بۆ خزمەتی کەرکووک بەڵام ئایا بۆ سەرکردە باڵەکانم بۆ ینی ئایا خەڵکی کەرکووک شایستەی ئەو قوربانیدانە نین ئایا شایستەی ئەوی تەنازولکەن لە داواکارە سیاسەکان خۆیان بێن کۆ بنەوە بەس گوێ لە مەسئول مەڵبەند و نوێنەرەکانی خۆیان ئەگرن کە دێنە ئەم بەرنامانەوەزانی شتێکی باشەکە ئێستا ئەوە باشە کە من بۆ نمونە لەگەڵ کاکەمەلا و جەنابێ مامۆستا تەیفور و مامۆستا قەڵایش قسە نەکەم یا ئەمە باشترە کاگڕێسە من هەموو قسەکانی ئەوان هەموو معناتی ئێمەشە بەڵام ئایا ئەوان گەیاندویان بەسەرەوە سەرەوە کوا دەرەنجامەکەی کوا ئێستا بۆ نمونە ئێمە چەند بەرنمەیەکمان کرد لەسەر ڕاگررتنی و پرۆژەیە کاریگەری هەبوو یانەی بوو کاریگەری بەدڵنیا کاریگەری هەبوو هەر لە تۆبزاوە بەیەکەوە خۆشەوە بزانام لە بەرنمەکەی بووی ئاڕاستی بەرپرسانمان کرد ئاڕاستی بەغامان کرد ئەوە تا پرۆژەکە نەکرا یانووس لەگەڵ سەرمایهدارێکی کورد بیکەن وابوو بەدڵنیایەوە دەست خۆشخوا باسی وفاتیان فعالەکانم جواب بەرەوە کاگڕاز دوو مانگ ئێمە لە ژێر خێمە بووین خێمان گرتووە بووین خۆت شاتی لەوێت بوو و توانیمان بە هەوڵی هەموو لایەک ئەو پلان ڕاگرین بەڵام لەمە بۆ دوای ئێستاش ئەگەر وەکو ئەرزەکان هەموو کورد خەریک بێ بەبێ تعسبی حیزبی فشار بکە بۆ دروستکردنی پارێزگار بەدڵنیایەوە ڕۆڵێ بێ بەدڵنیایەوە ڕۆڵێ بێ بەدڵنیایەوە بەس بۆ قەزەی هەموو کورد خێمەیە هەڵبا لە کەرکووک سەبارەت بەنفالەکان کاگڕەنج یعنی پێویستە تۆبزاوە بکرێ بە ڕەمزێکی نیشتیمانی بکرێ بە ڕەمزێکی نیشتیمانی دەست و قاچ و ئێسکە پەیکەری کوردت بینیوە باران هێنابێتە دەرەوە خۆم ئێستاشەوە ئێستاش لێتی لەوێ لە تۆبزاوە ئێسکوپروسکی ئەنفالی گەرمیان و ناوچەکان باران و ئاو هێندەری کردووە دڵنیاییەوە ژێرزەمین هەیە ئێسکوپروسکی تا ناچێت بەلادەری بێنێتەوە ناچێت بە بەڵاڵی سە سوپای عراق کردوێتی بە مۆڵگەی سەربازی گشتی کردووە مۆڵگەی سەربازی نقطەی سەربازی لێداناوە لەسەر ئێسکوپروسکەکان ڕەبیەی تردا بەدڵنیاییەوە بەدڵنیایە کاگڕنج توایەک یەک دقەیە کاگڕنج یعنی تۆبزاوە ئێمە سەربازیەکمانێت لە هەموو شوێنێ تۆبزاوە بۆیە بکە بە شوێنێکی مۆنومنتێکی بەناوبانک هەموو کورد هەموو نەتەوە جیاوازەکان بەهێنای لەوێ سێریان کردێ بزان کورد لێ چۆن چەساوە بۆە کورد بە پارەش وابی کڕێ زۆر سپاس کاکە من سەرەتا تێبینیەکەم هەیە بۆ ئەو کاکەی کە لەلایەن حزبی شیوعیەوەیە وی ئەگەر بکرێ بتوانم بەس یەک گۆڕانکاریە بەسیت بکەم ئەتوانی جێگاکەت بگۆڕی لەگەڵ مامۆستا لە ناوە ڕاستۆبی زۆر بەسەلەن ڕەخنەی گرت زۆر بەباشی عنی قسەکانی کرد وەک ئەوەیە من پێشنیارم بۆ جەنابەت هەیە بڕۆ بینی نێوانی یەکێتی و پارتیەوە بڕۆ پێکیان بێنە با پارێزگارێک باش نییە جێبەجێ بدوای بیکەرە ڕکلامی بۆ خۆت بلێ کاکە من پارێزگارم پێک هێنا لە ڕووی ئەوەی کەوایە چێتی و پارتی ڕێک ناکوتن من پێکیانم هێنا ئەمە یەکەم خاڵ لە خاڵێکی ترە هێشتا مەکاک ڕەنجەوە ئاڵاکان جێگەی ماوە بۆیە کاتمان بەدەستەوە ماوە کورد کاتی بەدەستەوە ماوە ها دوو ئاڵای عێراق لە لای قەڵاوانیە هێشتا عمودەکە لە ڕێگا هەڵ نەشەکەندراوە دوو عەلەمەکەی کوردستان یەکێکیان کوردستانە ئێستا کورد داوای ئەواکات بۆیە هەوڵێ بۆ ئەوەش بدەن ئەوەش جێبەجێبینەرانی بەڕێز ئەم برا هەر ئاواکە کامێرەمانەکەمان با زوومی بکە بینی ئەو دوو ئاڵایی عێراق ئاڵایەکی کوردستان بوو لەسەر قەڵا بەڵام هێشتا ستاندەکەی لا نەچووە ئەوە لە تەنیشتی مەشخەڵەکەی نەورۆز هەیە مەبەستی ئەوەیە ئەڵێ ئاڵای کوردستانەکە دابنن و ڕەخنەکەشی بۆ جەنابی شێخ ئەوەیە ئەڵێ حزبی شوعیە توانای یەکێتی و پارتی زیاتر نزیک بکاتەوە لە یەک زۆر سپاس فەرموو فەرموو بۆت هەیە کاتی خۆ کاکە قسەکە دەستخۆش بێ ینی بەڕاستی
بەتاکید لەبەرەوەی تۆ بەڕێزت گەنجی ینی هەندێک تاریخ نازانانی نانا بە استفزازەوە نەیوێت ئەڵێ حزبی شوێعی ڕۆڵی خێر ببینێ ئەڵە بچۆبەریانەوە جوانە ئەڵە لە بین یەکێتی و پارتیا قسەکەی جوان نانا قسەکەی جوانە ئەڵەم لەبەرەوەی وەکو گەنجی ینی ڕەنگە هەندێک تاریخ و شارەزایی لە مێژوو حزبی شوێنە لە سەردەمی شەڕی ناوخۆش تا ڕۆڵی خێرتان هەبوو بەڵێ هەل لە سەردەمی پێکێنانی بەرەی کوردستانی لە شاخ حزبی شوێعی ڕۆڵی هەبووە دوای شەڕی ناخۆ ئاور عزیز محەممەد کە بەڕێ ئاور عزیز محەممەد هیچێکە لە ڕەمزی ئاشتی پێکەوژیان ئەڵێ ڕابردوو ڕۆڵتان نەبوو بەڵێ ئێستا باسی ئێستای بۆ شەرخوازەکان تعلیقیان لێ لەم مووقیفە خێرەتان باسی ئێستای بۆکەم باسی ئێستای بۆکەم دوای 16 ئۆکتۆبر کە برادرانی پارتی کەرکووکیان بەجێ شوونە هەولێر محاولە کرابۆی کە پارێزگاریی کورد ئەنجومەنی پارێزگا بەشێکیان لێرەوە حافظ هەڵبژێرنەوە ئەمە هەوڵی ئێمە بووە نەتواندرابێن برادرانی پارتی وتیانێ من ناینە کەرکووک بەجوودی ئێمە بەڵێ یەکەمین کۆبوونەوەی هەموو حیزبەکان لە قەرەنجیر لە بارگای مەقڕی ئێمە کردمانەوە جوودی ئێمە بوو بووی کۆبینەوە و ئیتفاقیشیان کرد بەڵام بەداخەوە دوای پەشیمان بوونەوە ئێستاش بەردەوامی لەو جوهدەیەکەی بەڵێ ئەگەر جۆمان لێ بگرێنەوە ئامادەین دیکەین ئەو ڕۆڵە ببینە بەسێک دقە ئەلێ خەیرە ئەموری ئەوسەتها ئەمە فەرمودەی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ بۆیە حەلێکی هاوبەش ببینن حەلێکی وەسەط ببینن خەیرە ئەموری ئەوسەتها لە وەسەط حەلێکی بۆ دانێن بۆ ئەوی پارێزگا دابندرێ بۆی کێشەی کورد زیاتر دەرنەچێ لەم ئەمە بەستەوە 2 ساڵ نێن بە تورکمان و عەرەب لەبینی یەکا بەشیکەن بە هیچ شێوازێ مساومە لەسەر دەنگی بچووکترین منداڵی کورد نەکەن کورد خاوەن پارێزگارە وشەی کەرکووک با تەفسیری بۆ بکەن بە تورکمانی بە عەربی واتاچی دوای ئەوە با بێن و پێمان بڵێن ئێمە خەڵکی ئەم شارین تکایە یعنی ببوورە کە تۆزێ بەتوندی تۆ لە دەنگەکەی خۆش نابی بیرێ بەکەس ئەوەی لە دەنگی من بەرێ و بیخاتە پاڵ نەتەوەیکی تر سوودمەند بێت ئەوە بە هیچ شێوازێ لێ قبول ناکرێ ئەوە یەک دوو بە هیچ شێوازێک وەکو ئێمە کەس وەکو کورد دایمەن دڵی صاف نەبووە یعنی داوا ئەکەم کە ئەو دڵ صافی یعنی با ببینێ بەڵام ئەوانیش بە پلان ئێستا ئەلێن پارێزگا داناندرێ و داناندرێ کاکە دای بنێن باشە هەر بیر لە دانانی ئەکەنەوە ئەی پارێزگار چی ئەکا پلانی پارێزگار چی ئەبێ کە ئەوەی دای ئەنێن پلانەکەی چی ئەبێ بۆ کورد بە تایبەت لەبەرەوەی نەتەوەی یەکەمە پێمان خۆش پێیان ناخۆش بێ کەرکووک وشەی کەرکووک یعنی چی من ئەو پرسیاراکەم بە عەربی یعنی چی من زۆر جار لە مەجلیسە عەشایەرەکان لە ناو خەڵکی عەرەب لە ناو تورکمان وتومە بەس پێم بڵێن وشەی کەرکووک یعنی چی ئەو کاتە پێمان بڵێن کاکە ئێمە خاوەنی کەرکووکین ئەگەر بێت و ئەم ئینتیحارە سیاسیە بکرێت ئەم 2 ساڵ بە 2 ساڵە بدرێت هیچ 8 ساڵی کە و 12 ساڵی کەش تەستیم بکرێت بەنێتەوەی عەربیان بنێتەوەی کورد بەس 2 ساڵ بە 2 ساڵ نەکرێتن یەکەمیان ئەگەر بە 2 ساڵی یەکەم کورد وەری بگرێت فرێ هیچ ناکە هیچ پرۆژێ دروست کاتن ئەوەشی دروستی کات لە 2 ساڵی دوای ئەوە ئایا هەر دەتەوێت بگرێت ئەوە دەستکەوتی ئێمە بووە ئەگەر بێت و هی دووەمیش کورد وەری بگرێت ئەوە یەکەم پۆستی 2 ساڵەکە بە پۆست وەریەگرنەوە کاکەجەوەی ئێمە عەربێن ئێمە تورکۆ وەرماگر پۆزەکەمان لێداوەگەمە دەسەڵاتەوە گرێتەوە غەڵەتێکی هەرە گەورەیە مامەسا 2 ساڵە لای تۆژوا خەتەرە کاک ڕەنج ئیستاقاقی کووردە ئەو 2 ساڵە لای تۆژوا خەتەرە کاکەمەلا هی کاک ڕەنج سیاست فەنی ممکناتە تعسب لە سیاستان نییە بەڵام ئەگەر بێت و مدە قانونیەکەی بەسەر چوو مەجلس لەمە و کۆتایی پێ هاتو ئەم حکومە ئیدامە پێ ئەدرێتەوە هەتا خولێکی تر ئەوە چۆن چارەسەرەکەی ئەم حکومەتە باشە یا حکومەتێک هەبێت کە ئیمکانیاتی تیابێت و فعلا من وەکو کاک عەلی ڕئیسی مەجلس کاک ئەتوانێ یعنی محافظ لە مەجلسا بە کادەی ڕئیسی مەجلس هەڵە بژێردرێ لە یەکەم جەلسەیە محافظ هەڵە بژێردرێ ئەمە یەک دوو یەک امتیازی هەیە محافظ ڕئیسی لژنەی ئەمنیە فقط ئەگینا باقی دەسەڵاتەکان لە مەجلساتە تو ئەو ئەکسەرەتەی مەجلسەی ساکرد لەوێ یعنی تۆ پێت باشە کورد شەڕی سەرۆکی ئەنجومەنی پارێزگا تازە وای لێ هاتووە هەموو لە محافظا کۆبووەتەوە ئەمە بووەتە ڕەمز ناتوانین لێلا بدەین بەڵام مەبەستەکەم ئەوەیە يعني ئەڵێم سیاست فەنی ممکناتە و تۆ مەسەل 8 بە 8 بەیانی مەجلسیش پێک بێنرێت و ئەتوانی زۆربەی ئەو قەراراتانەی بەدەڵت نەبێتوانی ڕەمزیکەی بقاتعی بکەی ئەی جارجار لێرە و لەوێ قسەیە کە ڕۆڵەن هەنێ لایەن هەیە ئازایان هەیە لەگەڵ یەکێتیایە و ئەوانەوە ڕاز نییە چۆنانی ینی ئەندامی لایەنی تر دەنگ بۆ ئێوەیە
هێگەروابیانی تۆ سەرێت پێکدێنیت ئێوە قسەیە زۆر باوە کاگڕەج من هەندێک زانیاریم لایە بەڵام هی ئەوەی لە بەرنامە شتووە باسی کرێت هەندێ هەوڵ هەیە خۆ بەس لە وڵاتە بەس بەرنامە ماوەشت بە خەڵکەڵێ ئەی لەکوێ بەعرزەکەم آخر من هەرچی سیاسی هەیە خۆی لە خەڵکە شارێتەوە زانیاری لە خەڵکە شارێتەوە ئجا خۆ ئەوەی کە لەم وڵاتە ڕەبتی بینی دەسەڵات و خەڵکە بەز میدیا ئەی لەکوێ باسێکی لێرە باس کاکە ڕەنج هەندێک هەوڵ هەیە یەکێتی داوێتی هەوڵەکان خەریکە نزیکە بێتەوە لە ئەنجام پلانی ئەلفا کە پلانی ئەلفاوی کە پلانەیە کە ئێمە و پارتی یەک بین ئێمە و پارتی دەبێ یەک بین ئەمە زۆر باشە کورد بیامنێت مەحافظە بات کورد بیامنێتە بە بیامنێت لەوەی کە مەحافظە بات ینی ئەو یەکیش بگرنە بن بەهاشت قوربان ئێمە ئەو هەوڵەمان هەوڵی پلانی بی لە خزمەتی پلانی یەکایە لە خزمەتی پلانی یەکایە یعنی پلانی بی لە خزمەتی پلانی یا ئەلیفایە یعنی ئەگەرێکەتی و پارتی یەک بگرن بەزەبت هێنانی ئەندامی تر زامنە ئاسانە زۆر ئاسانترە بۆ ئێمە و ئەو زامنە بەڵێ ئەو کاتە بۆ ئێمە ئەوە زانیاریشە فەرمووت هەروە خوێندنەوە لێکی دەرە وەک زانەی لێکی مەدەرەوە ئەگەر زانێ ئەگەر معلومەژە من وەکو خوێندنەوە باسیەکەم پێویستمان بەوەیە یەکێتی و پارتی یەک بێت چونکە ئەو کاتە ئێمە سازش بۆ یەتیکەین زۆر ئاسانتریەکە زیاتر پارێزگاری کورد بۆ کورد مسۆگەر باشتر بەسۆگەرە بێت بەڵام خوانەخواستە لەوەیە کە کورد یەک نەبێت کە ئەمە گومانەکەم و کە ئەمەش جێگەی مەترسیەکەمانە یەکێتی و پارتی لە پشتی یەکەوە مفاوەزە دانووسانیان لەگەڵ جیهەتی غەیرە کورد هەیە کاگەڕەنج من ڕاستیە باسەکە هەمووشتان تو پیاویشی ڕاگەاندکارێکی ناسراوی لە وڵات هەیە ئێمە ئەمازانین ئیتفاقێکی جەنتلمانی هەیە ئەقلیمیە چونکە خۆ دەزانی کەرکووک بۆعدێکی ئەقلیمی هەیە لایەنی سیاسی ئیقلیمی هەیە حەز بکە یەکێتی مفاوەزە لەگەڵ شیعەیە بکە پارتی لەگەڵ تورکمانە بەڵێ هەیە بەلانی تورکیا ڕۆڵێکی گەورەی هەیە لەم شارەیە نابێت لە بەرچاو نادێکی ڕۆلی سوندەکان دەورێکی کاریگەریان هەیە ئێستا بەڕەقەم کاگڕنج بەڕەقەم ئێران بۆ نیەتی دەبعسکەم بەڕەقەم دەستە دووەکانی تورکیا براون لێرە بەڕەقەم بەڵام دەستە دووەکانی ئێران براوەنی لێرە بەڕەقەم ئەگەر ڕقم وەک ڕقم سەیریکەین بۆیە لانەشەیە لەبەری تورکیدا مادەمەڵی سنە بە کامی لەبەری تورکایە سعودی شێت بەڵێ ئەوان بۆعدێکی هینە عمقی عەرەبیان هەیە بەڵام لەناو عەرەبەکانە هێشتان یەکڕێی یعنی هێشتان جیاوازی هەیە جیاوازی هەیە لە بیر و بۆچوونە جیاوازی زۆران هەیە تەسەورەکەی بەرەی ئێران تورکی سعودی نەتیجە بازەکە بەسەری کامیانەوە بنیشێتەوە من یەک شتێک کەڵێم ئەوەنێ کە بەدەچوو بۆمان دەرکەوتووە ئێران لەسەر عەرز لە عێراقا بەقوتە بەڵام لە ئاسمان ئەمریکا بەقوترە بۆ خۆ لێن تێگەیتەوە بەست چییە لەسەر عەرز ئێران زۆر بەقوتە لە وڵاتەیە خۆ دەزانی ئێران ڕۆڵێکی فعالی هەیە هەمیشە و تقریری من جیمس پێکرد هاملتونم لە بیرە لە 2008 کە هاتن راپۆرتێکیان دۆسی ئەگەر لایەتان بێت 69 خاڵ بوو ئەیوە لە ژێر هەر بەردێکی عێراقا پازداری خەوتووە باشە مەبەستی چییە مەبەستی ڕۆڵی ئێران نفوزی ئێرانی لە عێراقا زۆر کاریگەرە تۆ هیچ ترس و مخاوفاتێکت هەیە لەوەی کە کورد پارێزگاری لەدەست بچێ باڵێ لە ناوم هاوکێشانە باڵێ سەبەبی بنەڕەتیش کورد خۆیە بێت ئەگەر ڕدەست بەشێکە بێ لە گەمەکە بەشێکە بێ لە گەمەکە بۆ بردنەوەی و بەشێکشە بێ لە گەمەکە بۆ دۆڕاندی دۆڕانی بە مەفهومی ئەوەی نا بە مەفهومی ئەوەی ئەم دۆخە بەردەوام بێ ئەم دۆخی خراپی ئێستا بەردەوام بێت زۆر سپاس بۆ مولایەکتان با دوا پرسیار وەربگرم نانا دەرفەتان هەیە بەس با دوا پرسیار لەو خەڵکە وەربگرم خۆشی لێکم بۆم بەرنمەیە پێشنیاریشش بۆکەم 20 ڕۆژ جارێ بێ بۆ کەرکک لەبەرەوەی کەرکک لە 2023ەوە پڕە پێویستی بۆیە خۆی هەڵڕژێ بەڕاستی ئەمەی کەرکوچی پارێزگارمانەوێ مقەبامان ناوێ ڕەوانی شاد بێ دکتۆر نەزمەدین کە لەلایەن حکوومەتی بەغاوە لێرە وەک پارێزگاردانرابوو ئەسڵەن ناگەڕایەوە بۆ بڕیارەکانی بەغا بە تەنیا خۆی بەرامبەر ئۆپەراسیۆنی دیزلە وەستایەوە قەراری بەغای ڕەفزەوە کرد ئێمە پارێزگارێکی وامانەوێ پارێزگارێکی بێلایەنمان بۆ چییە لەو لاوە یەکێتی قونجڕکەی لێدا بلێوا بکە و لەو لاوە پارتی قونجڕکەی لێدا بلێوا بکە و بێلایەنمان بۆ چییە پارێزگارێکمانەوێ خاوەنی هەیبەت بێ بەوە بک کە دەسەڵاتی هەیە لەو شوێنە نە قورس ناعیەک بێ و هەر کەسە و بێ بە کەیفی خۆی یاری پێ بکە ئێمەی کەرکوچی
بەڕاستی هەردوو حزبی دەسەڵات لە دوای 2023 هەتا پێش 16 ئۆکتۆبەر خەریکی دابەشکردنی پلە و پۆز بوون. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەوەنەی خەریکی تەخوینکردنی یەکتری بوون. یەک ساڵێ پلانیان دابنایە لە هەڵبژارنەکەی 2010 دەستیان بکردایەتەوە ناو دەستی یەک و وازیان لە تەخوینکردنی یەکتری بهێنایە هەتا ئێستاش کورد دەسەڵات لە بندەسی دەرناچوو ئەگەڕایەوە دەسەڵاتی ڕەهای پێش 16 ئۆکتۆبەر. بەڵام ئەو تەخوینکردن و ئەو شەڕی علامی لەگەڵ یەکا کردیان وای لێیان کرد خۆیان لەبەر چاوی خەڵکی شاکەمەوە کرد. ئەم ڕێژەی دەنگانە کە کەمەوە بێ نازانم بۆچی پرسیار لە خۆیان ناکەن بڵێن ئێمە ڕێژەی دەنگمان بۆ کەمەوە بووە. نە پێداچوونەوە بە سیاسەتی خۆیان ناکەن، نە پێداچوونەوە بەو هەڵسوو کەوت و بەو کەمی خزمەت گوزاریکەوە بەو قسووریکەوە لەگەڵ خەڵکایکەم پێداچوونەوەی پێ ناکەن. تەنیا ئاگاتە کاتی هەڵبژاردن دەنگمان دەنێ با کەرکووک لە دەست نەچێ پارێزگار بێنینەوە ناتۆرە بە فعلی خەڵک بۆ ئیشکە خەڵک ببینێتەوە ئیشت کردووە کاتە خەڵک خۆی بە مەمنونیەوە چێتە سەر سنووقی دەنگدان و دەنگتەداتێ. لەم هەڵبژاردنەی ڕابردوو کورد 7 کورسی هێنا بۆ خاوەنی 7 کورسی. ئەگەر بەهاتایە و پێش ئەوە ئیشێکی زۆر گەورە بۆ کەرکووک بکرایە بۆ کەرکووکچەکان وەرە شەوان پیاسەیەکی گەڕەکە کوردیەکان کە بە هەموویەوە 4 بلاجکتۆریش ناکە. ئێستا تەنانەت ئەم پارێزگارەی ئێستا بە شێوەیەک بیری لە بەرژەوەندی عەرەب کردوێتەوە تەنانەت سیارەکانی شارەوانیش زۆر دەرناچنە گەڕەکە کوردیەکان بۆی ئەو گەنجە عەرەبانی کەوا ماتۆڕی سێتایان پێیە بێن لە ناو گەڕەکە کوردیەکانە ئیسفادەیەوە بکەن علاگەیەک زبڵ بە 1000 نەرفڕێدن ئاوا هەلی کاری بۆ گەنجەکانی خۆشی ڕەخساندووە. ئەی بۆ بەرپرسێکی کورد بیر ناکاتەوە بەرژەوەندی میلەتەکەی خۆی بێ بە شێوەیەک خزمەتی بکە دوو ڕۆژی تر ڕووی بێ داوای دەنگی لێ بکاتەوە. گەڕێکی کورد بە پارە خۆڵی بۆ ڕێژن ئەرە وەڵاهی ڕەنگە زۆربەی زۆریان بزان نەمووی گەنجی عەرەب وڵانەکانەوە بە 2000 و 3000 زبڵت بۆ فرێدن. بەڵام بۆ گەڕەکە عەرەبەکان سارەی بۆ گەڕەکە عەرەبیەکان من و تۆ ئەڕۆین بزانە هەموو ڕۆژێ سارەی شارەوانیە چێ زبڵەکەیان فرێدایان فڕی نادا ئەمە باوەک بەڵگەی بمێنێتەوە. دەستخۆش وڵاوە تەمیزی عنسوری و پاکتاوی نەژادی و هەموو ئەو نوعەوشانەیە کە باسێکی فەرموو بەڵە سەرۆکی شارەوانی کووردە پێشم وانە هەر کەسێک نەتوانێت لە جێی خۆیەوە ئیش بکە ها کاک دیار دوا کۆمنتە فەرموو. دەست خۆش بێ دەستخۆشی لەو برادرانەکەم دیارە بۆ جەناب شت باسم کرد پێش بەرنامەکە کە تشکیلەی کەرکووک دانرێ چ خەتەرێکی لێکەوێتەوە مەفروض وایە هەردوو حزبەکە چ خەتەرێکی لێکەوێتەوە وەڵی کاگڕەج یەکەم خەتەری ئەوەیە کە ئێمە هەمومان باسی خزمەت گوزاریەکەین و گەڕێکی کوردی و عەرەبی یەکێ لەو خەتەرانە ئەوەیە چونکە پرۆژه یاسای 24 دیارە هەموار کرایەوە نێردراوە بۆ پەرلەمان بۆی دەنگی لەسەر بدرێ ئەگەرەوەی دارێژ داننشێ هەمان ئەو ئیدارێ بۆ خۆی توانێت دەنگی لەسەردا و هەمان ئەو پرۆژانێکەوێت جێبەجێ کا و وصراحة باسێکی پرۆژه یاسای 24مان بۆ بکە بەڵێ دیارە کە دەنگ درا بە پرۆژه یاسای عێراق بۆ 3 ساڵ دراوە 23 و 24 و 25 کە پێڵێن خوتەی توراتی جاران خوتەی خەمسی بوو من وەک خۆم موظفم لە دیوانی پارێزگا هەموو پلانەکانیان ئامادە کردووە وصراحة ئەو پلانەی ئەوان ئەوەیە کە ئەسڵەن ئیدارەکە کە دانرێ بتوانن ئەو پرۆژەی خۆیان جێبەجێکەن یعنی لە ئێستاەوە هەنێ تەختی دانێن قەراری لەسەر ئیرێت کە ئیدارەی داهاتوش ناتوانێت ئەگەر لە زەرری بەڵێ کاتێ ئەو پرۆژانە ببرێتەوە وەزارەی تەختیت هەموار بکرێتەوە تۆ بۆ نییە دەستکاری وەکو چی پرۆژەی هەموو کەرکووک پرۆژەی ئیتر مەجاریە ئاوەڕۆیە بیناسازی هەموو شتێکە بەستەوەی ئەم پرۆژانە کوردی لێ بێ بەش کراوە ئێستا کاگڕنج با من زۆر بە سەریحی بڵێم پارێزگاری کەرکووک تەنایەک یاریدەدەریەیە کە لەسەر لستی برادرانی حزبی شیوعیە بەنەتەوەش عەرەبە و با بەڕوونیش بڵێمە و برادرە نەک دەسەڵاتەکانی قۆڕخ کراوە هیچ دەسەڵاتێکشی لەنا ئەو پارێزگارە بە هیچ شێوەیەک و بەڕاستیەوە خەتەرێک گەورە یەکێ لە خەتەرەکانی ترەوەیە کە تا ئێستا باز نەکرا بەداخەوە کە لژنەی ئەحسای بەغا کە هات بۆ کەرکووک ئایا نوێنەرانی ئەو حزبانەی ئێمە دانیشتنیان کرد لەگەڵ ئەو برادرانە چۆنەکرێ لە کەرکووک حساب بکرێت کە هێشتا کەرکووک مادەی 140 جێبەجێ نەکراوە باش ئەوە کەسی دووەمی ناو هەموو حزبی شوعی لێرە ئەتوانێت ڕۆڵ بگەڕێ لەگەڵ ئەندامەکە وڵایەوە ئەتوانن لە خۆی بپرسن جێگر کاکا و جێگر نییە و یاریدەری فەنیە یاریدەری هوەریە جیانەکە یاریدەرێکی ئیداریشی هێرماوە یاریدەری دارەکە هیچ دەوری نییە لە پرۆژە یاریدەری جیانەکەم یاریدەری ئیداری و یاریدەری فەنیشەزانم ئەم یاریدەدەرەی حزبمان حزبی شوعی ئەتوانێت چ ڕۆڵێکیە بێ هەرچی ئێستا برادران کە بەندێک باسییان کرد هەموو قەرارێک ئێستا لەبەرەوەی ئەنجومەنی پارێزگا نەماوە پێشتر کە نەمابوو لە ماوەی ئەو ساڵانێک لە 2007ەوە هەرچی دەسەڵات هەیە لای پارێزگاری کەرکووکە
ئەو برادرەی ئێمە کە یاریدەری پارێزگارە بۆ کاروهێنەی کۆی ئەو پرۆژانەی کە لە کەرکووکە ئەچێتە بە شاریعەکانە ئەچێتە لای ئەو موافقە و ئیجازە لای ئەو نییە بەڵکم ئەیدا بە پارێزگار موافقەی لەسەرەکە نەک لای ئەو ئەی خۆتوانە قسێکی خێر بکە بڵێ ئێوە ئەم هەموو مەشروعەتان لە وەزارەتی تەختیتتانەوێت دڵنیایی بکەن بۆ گەڕەکە کوردەکانی تیانە بەڵێ ئەو گوندی حەسار و هەندێک هەیە بە بڕیاری ئوستاد عەلی حەمادی کە یاریدەری پارێزگارە زۆر شتی کردو بۆ مناڵ ناتوانێت بڵێ جەنابی پارێزگار ئەرێ تۆ پارێزگاری چیت لە کاتێکا خۆڵی کورد بە ماتۆڕی سێتایی ئەڕێژرێ ئەم هەموو ساری خۆڵەش ناوچە عەرەبیەکان پاکات ئەوە قوربان سەرۆکی شارەوانی هەیە خۆ سەرۆکی شارەوانی سەرۆکی شارەوانی و ئەویش سەرۆکی شارەوانی کوردە وەتوانێت ئەویش دیفاعی کردەوەش خەزای کردەوە ئوستاد عەلی یەکەم شت ئەو برادەری ئێمە لەسەر لیستی برایەتی کەرکووکە یعنی لیستی برایەتی کە لە 2005 هەڵبژاردن کراوە بەڵێ خرمە بەستم ینی لەسەر لیستی هەڵبژاردن لێ بێساوە نەماوە ڕاستە بەڵام ئەو لەسەر ئەو لیستە بووە لیستەکە کاریگەری نەما بەس شوعی بوونەکەی و کاڵ نەبوت کاڵ نەبووەوە شوێنەکەشی کاڵ بەڵام بەڕاستی دیفاعی کردو بەسەر حەزەکەم یەک شتت پێ بڵێم بۆ برادەرەی ئێمە کە لەوەیە بەشێک لەو مۆزەفانەی کە لە هەولێر بوون و لێرە دەوامیان ناکرد و برادران لێرە محاربەیان نەکردون مە بۆیە کرد بە ئیجازە بۆی معاشەکانیان نەبڕێ بەڵە زۆر یارمەتی کردو بەڵام ئێستا جێگایەوە نییە من باسی وردەکاریانە بکەمەوەوانە زۆر شتی کردو ینی تۆ لێ ڕازی دووەکو جەگری سکرتێری ئەوەی لە بەتڵ بەدڵنیاوی لێ ڕازین چۆ لێ تۆ لێ ڕازی شەڵاخواش لێ کاگڕنجخوا بەس ئەگەر یەک کۆمنتە بچووکترم ماوە داواکارم لێرە لە هەردوو حزبە سەرەکیەکەی کەرکووک ئەگەر ئەوان کێشیان هەیە لەسەر ئەو دەموچاوی داینن با پیاوە بە ڕێزان و پیاوە معقولانی ناو کەرکووک بە سەرۆک و هێزەکانەوە چەند کەسێک بێنن بیخەنە ڕاپرسیەک و ئێمە کەرکووکی پارێزگارێک بۆ خۆمانداین چونکە بەڕاستی پلانەکان زۆر هەموو کەرکووک کۆکەینەوە بۆ ئیکێکێتی و پارتیەگەر هەر ڕێ ناکەون وەکو چیرۆکی پادشاه قەدیمەکان بازێک هەڵەین لەسەر کێنیشتەوە بەڵام ئەگەر داننرێ خەتەر پلانەکەیان زۆر خەتەرە کاک ڕەنج ئەوەنەی من ئاگادارم بەڕاستی ئەم جارە ئەم دەرفەتە لە دەستمان بچێت ئەبێ زۆر شیوەی نواویلی بۆ کەرکووک بکەین بەداخەوە زۆر سپاس بینەران بەڕێز ببورن من هەندێک جار بە عینەکەەوە پێشکەشی یەکەم ڕێک هەتاوەکە لە ناو چاوی منە هیوادارم ئەم بەرنمەیە بۆ سەرکردە سیاسیەکان بای ئەوەندە مەسجی تێدایەکە ئەم پرسە فەرامۆژ نەکەن بۆ میلەتەکەمان ئەوەندە مەسجی بەرخودان و بڕوابەخۆبوونی تێدایە کە چۆکدانەین بۆ گەنجەکانمان ئەوەندە مەسج و پەیامی تێدایە کە ئەوان ئەتوان ڕۆڵی کاریگەری خۆیانیان هەبێ بۆ مەجلیسی عەشایری و ئەوانەی بڕوایان بە عەشایری ئەسیل هەیە کە ڕیشەیەکی پتەویان لەناو کۆمەڵگای کوردیا هەیە و هەمیشە توانیویانە ڕۆڵی خێریان هەبێ بای ئەوەندە پەیامی تێدایە کە ڕۆڵیان هەبێ لەسەر حیزبەکانیان لایەنگری هەر حیزبێکن هیوادارم سەرۆکی شارەوانیش ئەو هەموو ڕەخنا جدیەی گوێ لێبێت کە لەم بەرنمەیەدا گیرا بەڕاستی کورد کە شەڕی پۆستەکە مەبەستیەوە ئەو پۆستە بکە بە ئامرازێک بۆ بەدەزێنانی دەستکەوت بۆ کورد نەک بەخشینی پۆستێک کە خێری بەس بۆ یەک کەس هەبێت هەڵبەتە ڕەنگە تۆش زۆر کاری خێر و بەرزت کرد بێت هیوادارم لە بەرنمەکانی ئایندا ئەگەر تۆش قسەت هەیە بە ڕێزیشە تەشریف فەرمووی دەستی هەمووانە خۆش بێ کە خزمەتی کەرکووک و وڵاتەکەن ئێوەش زۆر زۆر سپاسانەکەم کە هەموو جارە عەزێتتانیان بە تایبەتی کاکمەلا لە داقوقەوە تەشریف هێنا زۆر زۆر سپاس لە خورماتوەوە زۆر زۆر سپاس هەمووتان بەخێراتن سەر چاوەکانم کێ یەک قسەی گرنگی هەیە جەنابی دکتۆر وتە یەک قسە هەیە بە پێشەوە بە گەنجەکان هەڵێم ئێمە دەستگای کارێز بێلایەنین دەرگامان واڵایە بۆ هەمووتان سێشت نەبێ هۆڵتان هەیە هۆڵ هۆڵماڵی گەورەتان هەیە بۆ چالاکی جێگە کورسیمان پارەشیان لێ ناسەنن ناوەڵڵا ئێدە لەمە دوا بچەوەشیان لە دەینێ نانایتر لەمە دواوە مەچنە هۆڵی کەسەوە بە بەلاشەتان ناتێ ناوی چییە هۆڵەکە؟ کارێز دەی کارێز بەڵکو منیش کۆڕێکم کردم لێ بیکەم تاهاش شایدە ئەوە یەک دوو با دڵخۆشیە بدەمە هەمووتان کە قەزەی کەرکووک قەزەیەکی دووەلیە قەزەیەکە ساڵی 1902 لۆزان چۆتە سەر عێراق هەتاکو لە 21ەوە تا 1924 ئایدی برسی کۆکس بۆ مندوو بسابل بەریتانی کە خراوەتە سەر عێراق لەزگەیان لێداوە لەزگای 50 ساڵی دوای کردیان لە
100 ساڵی 100 ڕەت کرد دوو خاڵی تایە یەک ئەمە ئینگلیز خۆی نووسێتی و کە ئینگلیزیش کردێتی خاڵی سەرەکی ئەبێ دڵی کورد رازی کە حکوومەتی عێراق دڵی کورد رازی نەکە ئەم هینە نامێنێ خەریکە دڵی کوردە تەقێنێ کوا ڕازی ئەمە یەک دوو هەرچی گۆڕانکاری ئەمە ڕەوانشاد مام جەلالیش وتی و ڕەوانشاد مەلا مستەفاش وتی ئەوتی یەک کورد لە کەرکووک بمێنێ کەرکووک هەر کوردستانە مام جەلالیش ڕەوانشاد وتی قەرارەکەی دووەم ئەوەیە ئەگەر بێت و چی گۆڕانکاریە لە ناو کەرکووک بکرێ دیمۆغرافی سوکانی نازام چی ئەو ڕێکەوتنە هەڵەوەشێ و ئینشاءڵڵا نێزگە هەڵەوەشێ کەرکووکە چێتە باوش کوردستان کەواتە لەگەڵ هەڵۆشانەوەی پەیماننامەی لۆزانە شتەکانە چێتەوە دۆخی خۆی تۆڵی بەڵێ زۆر سپاس ئینشاءڵڵا وابێت خوا حافیز بینەرانی بەڕست